ئای دەستان خۆش بێت دەستپەنجەتان خۆش بێماندوونە بن سپاس بێ خۆشەویستانی ئێمە گەرمترین سڵاوتان لێبێ و بەیانیتان باش جەژنتان پیرۆز بێ و هەر لە جەژن و خۆشیا بن خۆشحاڵین ئەمڕۆ وەکو یەکەم ڕۆژی جەژنی مانجی ڕەمەزان پیرۆزبایەکی گەرم لە سەر تاسەری مسلمانان و سەر تاسەری کوردانی ئازیزی خۆشەویست لە هەر جێیەکی ئەم دنیایان و پیرۆزبایی گەرم ئاراستەی هەموو خەڵکانی هەرێمی کوردستانەکەین پیرۆز بێ و هەر لە جەژن و خۆشیا بن ئەمڕۆ ئێمە وەکو پرۆگرامەکەی خۆمان پرۆگرامی ڕۆژێکینە ئەم سێ ڕۆژە لەگەڵتان نابین بە کۆمەڵێ بەرنامەی زۆر تایبەت بە میوزیک و گۆرانی بۆی کە بتوانین کۆمەڵێ خۆشی و چێژی خۆش بە ئێوەی ئازیز و خۆشەویست بەخشین لە ڕۆژانی جەژنە ئەمڕۆژ بێکمان لەگەڵ هاوکارم لانە کە لە دەی ڕەمەزان و بەجێ هێشتوین بەڵام هەر لە ناو کورساتا بەیەکەوە بووین بەڵام لە پرۆگرام لەگەڵمانە نەبوو پرۆگرامەکەتان پێشکەشەکەین زۆر بە خۆشیەوە من پیرۆزبایی جەژنی لە یەکەم لانە زۆر بەخێر بیتەوە دڵخۆشم یەکەم بەرنامەشمان بێر یەکەوتینەوە منیش زۆر خۆشحاڵم تەمەنێکە لەم بەرنامەیە بەدڵنیایەوە ڕۆژێکی بەڕاستی بۆ ئێمە تۆزە بە پیرۆزبایەک لە بینەرە خۆشەویستەکانمان بکەم خۆشەویستانی ئێمە لە هەر شوێنەکەن سڵاوتان لێ بێ و بەیانیتان باش بێ و جەژنی ڕەمەزانتان لێ پیرۆز دەکەین ئومێدەکەین هەموو کات و ساتێکتان هەر جەژن و خۆشی بێ هیوادارین ئەم جەژنە بێتە هۆکارێک بۆ تونند و تۆڵکردنی پەیوەندی کۆمەڵایەتیەکانتان ئەگەر لەگەڵ کەسێکە عاجزن کەسێکتان عاجز کردووە بێزارتان کردووە قسەیتان لەگەڵانیە ئەمڕۆ بکەنە دەرفەتێک بۆ ئاشتکردنەوەی ئەو کەسانە و داوای گردن ئازادی لە یەکتری بکەن هەروەها زۆر سپاس بۆ ئەوی ئازیزی ژەکەی کامڕۆ لەگەڵمانە بوون ماندوونە بن جەژنتان پیرۆز بێت کاکە بۆ پێکەنی بەس ئەوە نییە هەزار نییە بۆ نەچون نقڵەکەیان بۆ مەریوانیش بە خێراتن بە دڵنیایەوە کاک مەریوانگیان زۆر بەخێر بێ ئەمڕۆ کاک لەگەڵمانە بێت جەژن لێ پیرۆز بە کاک مەریوانگیان جەژنش لێوە پیرۆز بێ جەژن خۆشی بێ یەخوا بەخێر بێ کەسان بۆ بێنم ڕێباس خواردنانێوانە چۆنە کاک مەریوان یەکی 5,000 آخر بۆ سابەکەم دی بۆچی کوا جەژنانەکەتن کوا ئێستا بمانەرێ وڵا بمانەرەی دێن بەس لانە 5,000 نەبێت وەری نەگری تۆ با بزانین چەندمانایەتێ کاک ڕاستیەوە چیەکی وڵا نامانێ ئەوە باشە بام بچم بۆ جەژنانەکە آخر قسە بکەم بۆ بینەرەکانمان ئەوە کاک ڕاستی کاک مەریوان خۆش جەژنانەوە میوانە منیش بتان نەمێ تۆ شەمانەی تێ بەس دوای بمەنەوە دوای بدەینەوە جەژنانە چۆن وابێت ئەماڵی مەگرە لانە ئەمە دایانێ نەزای بۆ آخر وڵای ڕێ باسەر هیچ نەبێت 4,250 باینایەت زۆرتر بوو ئازانی بۆچی لەبەرەوەی ڕاستی بیڵێم تۆ لە لای ئێمە ڕۆی تۆ ئەم سێ ڕۆژە بۆ خۆت پارێکی باشە دەسەکەن بێگومان خۆشەویستان ئێمە هەمیشە ئەڵێن کاگڕێباز و کاگڕاستی و برادەران هەمیشە لە زۆربەی پرۆگرامە تایبەتەکانە لە دەستگای میدیایی کورسان لەگەڵمانان ینی هاوڕێکی زۆر ئازیزیە من و ئێمە وەکو خێزانێکمان لێ هاتووە کاک مەریوان ژێکێکە لە هونەرمەندانەی بەردەوام هەر لە دەستپێکی کارەکانی و گۆرانتنی و دوورکەوتنەوە لە وڵات و گەڕانەوەی هەر لەگەڵ کورساتا بووین بۆیە ئێمە هەمیشە وەکو خێزانێک ینی هەمیشە مامەڵەمان کردووە بۆیە هەمیشاڵین خۆشیەکان بەیەکەوە جەژنانەکان بەیەکەوە ئەمە ڕاستە ئەمە بەس بۆ جەژنانە بوو ئیجاری قژت ماوە ئینشاڵڵا کاتمان زۆر هەیە قسەشتاناکەین ئەمڕۆ بە ئیساحەت کە کۆمەڵشمان بۆ دانایش کە گۆڕاویتەوە بۆ نەماڵ و ڕایان چی بۆ لەسەرێ باشە لە هەڵەبجە بووین گەرماکە چی لە قژێکران ڕاستی باشە سەرکۆ ئێمە بەردەوامە بین لەگەڵ بینەرە خۆشەویستەکانمان با بێمە لای کاک مەریوان باسێکیۆم بۆ بکە ئەم بەیانەی کاتی بۆ دەستگای میدیایی کورسات پێشتر لە ماڵەوە نانی جەژنە خواردبوو وەڵام من عادەتەن پێش بەرنامە و بڵێن کۆنسرت و بەرنامەی هونەری هەوڵێم هیچ نەخۆم ئەگەر هەبێ قاوەیەک یا تۆزێ ئاو بەیانیش خۆی هەموو بەیانێکی جەژنانمان خواردووە بەسم بەیانە لە بەرەوەی بەرنمەکەم هەبوو خستیانە نیوەڕۆ جا
بەتەمەن لە نیوەڕۆیانانێکی خۆش بوون ئینشەڵا بێگومان ئەو کارمەندانەی کە ئەمڕۆ لە دەستگای میدیایی کورسات بوون بگومان ئەوان بەهۆی ئەوەی کە هاتوونەتە سەر کار کاتی ئەویان نەبوو کە لە ماڵەوە لەگەڵ خێزانە خۆشەویستەکانیانە نانی جەژن برنج و قەیس و فاسۆلیاکە بخۆن بۆیە دەستگای میدیایی کورسات ئەمڕۆ ئەو خوانەی ئامادەکرد بوو بۆ کارمەندەکانی با پێکەوە ئەسلایڤێک ببینین بەشێک لە کارمەندانی دەستگای میدیایی کورسات کە بەیانی زوو هاتوون هاوکارمان سۆنیا چاپێکەوتنی لەگەڵاکردن با پێکەوە بەش یەکەم بینین و دواترە گەڕێم وڵاتە. بەڵێ لانا سەرکۆس سڵاوتان لێبێن جژنتان پیرۆز بێ جژن لە تەواوی بینەرانی کەناڵی کورسات پیرۆز بە هیوادارم ئەم جژنی ڕەمەزانە جژنی خۆشی و شادی و پێکەوەژیان بێت و بتوانێت جژنێک بە دەرفەتێک بێت بۆ گردن ئازادی و هەموو پەیوەندێک کۆمەڵایەتەکان نوێ ببێتەوانێ ئێمە ئێستا لە کافترەی کورساتەوە لەگەڵتانین بەدەر لەوەی کە جژنە بێگومان بەشێکی زۆر لە کارمەندانی دەستگای میدیایی کورسات لەسەر کاروبارەکانی خۆیانن بەڵام ئەم بەیانیە تایبەت و جیاواز لە بەیانیەکانی دیکە لە ساعت 6 بەیانیەوانە دەستگای میدیایی کورسات نانی جژنی بۆ کارمەندەکانی ئامادە کردووە گەر هاوکارم بتوانێت وێنەکان بگوازێتەوانە خواردنی جژن عادەتەن قەیسیە فاسۆلیایە مریشکە گۆشتە برنجی خڕە برنجی درێژە سڵاو لەوێ خاتون جژنتان پیرۆز بێ لە هەموو موسڵمانان پیرۆز بێت پێمان بڵێم ڕۆ بۆ کارمەندەکانی دەستگای میدیایی کورسات بە بۆنەی جژنی ڕەمەزانی پیرۆزەوە چیتان ئامادە کردووە ئاسایی وەکو ماڵەوە چۆن جژنەکەی قەیسی فاسۆلیا مریشک گۆشت برنجی کوردی و درێژ ئیتر وەکو ماڵەوە دەستەکانتان خۆش بێ زۆر زۆر سپاس دەکەین جا ئەمانەوێت نقڵێکیش پێشکەشکەین هی جەژن زۆر سپاس پیرۆز بێ لە ئێوەش ئێستا چینە لای بەشێک لە کارمەندانی دەستگای میدیایی کورسات کە سەرقاڵی ناخواردن و بەشێکی زۆریشان کەمێک بەر لە ئێستا ناخواردنەکەیان تاو کرد سڵاو لەوێت سڵاو تۆش پێشێکی نقلی جژنە وەرگرە لێمان جژنە پیرۆز بێت پێمان بڵێ جیاواز لە ڕۆژەکانی دیکە ئەمڕۆ چ تایبەتمەندیەکی هەیە کە نانی جژن لە کورساتە خۆی جژنی موسڵمانان پیرۆز بێ ڕۆژ و تاعاتی هەموو مسلمانان لە مانگی ڕەمەزانی پیرۆزە قبول بێ لای خۆی گەورە طبعا هەستێکی جیاوازە لای ماعیدە و پێی سەیرانی تۆم بەیانە بە خواردنێکی چەور و لە پڕ یەکسەر نەوعێکە بەڵام خۆشە لەبەرەوەی ئەم مسلمانین جژنمان لە پیرۆزە طبعا هۆش هەستێکی خۆشە لای ئێمە بەیانیانی جژن بەبێ قەیسی و فاسۆلیا و برنج نابێ بینە چۆنە لەگەڵ خواردن ئەوە گومانی دیانە من وڵی بەم ناڵی شلەی قەیسیم ناخوار وەڵامی تر کە لێسا لە گەوریا فێرمم شلەی قەیسی لایم نێکێکە لە پێشەنگی شلەکان زۆر زۆر تایبەتە طبعا خواردنی جژنی ڕۆبێ بە شلەی قەیسی و فاسۆلیا ناوێت وەک دەزانین ئێستا لە شوێنی کارەکەتی تۆ لێرۆ تێ جژنە پیرۆزە لەکێ بکەی جژنە پیرۆزە لە تەواوی ستافی کەناڵی کورساتەکەم لە هەموو هاوڕێیان بێ جیاوازی لە هەموو مسلمانان و جژنێکی تەواو جیاواز بێت بۆ هەموو لایەک دەستەکانە خۆش بێ زۆر سپاس ئەمەش کاک بڕواایە کاک بڕوا پامنێکی کورسات نیوزە کاک بڕوا سڵاو لێوە خەریکی چیت چۆنی سۆنیاجان وەڵاهی ئەوە خەریکی نان خواردنی جژنم بۆچی فاسۆلیا نێناوە وڵاهی سۆنیا ڕاستی قەیسیەکەم بینی جا من عادەتم وایە یەک نەوە شلا خۆم ینی ئەگەر چەند جۆرێکی ژدان رابێت تەنها یەک نەوەم بووە خوڕێ جا قەیسەکەم بینی قەیسەکە زۆر تایبەت بوو جا جژنانیش ینی خۆ دەزانی ها ینی قەیسی بۆتە ڕەمزێکی جژنان و بەڕاستی چێژێکی تایبەت هەیە بۆیە تەنیا ئەومێن پێش هەموو شتێبا من بیرم نەچێت چکلێتەکە بم بە تو دوای گلینێکی بڵێ سۆنیا چکلێتی پێشکەش نەکردم ئیمەکرد دڵنیا بە پێم لە ئەمڕۆ بەنیازی چیت وڵاهی سۆنیا ئەمڕۆ تقریبان تاوەکو لای ئێوارەکەی ڕووماڵمان هەیە ینی هەم لە نوێژی بەیانیەوە لە نوێژی جەژنەوە کە ڕووماڵمان کردووە لە سەعات 4 بەیانیەوە تاوەکو ئێستا بەردەوامین و تاوەکو درێژایی ڕۆژەکە ڕووماڵی جژنەکەین واچینە لای خەڵک هاوشەوی تو ئێمەش مقابلەی خەڵکەکەین پێم لە کاکە بڕاتەوە لێرە پیرۆزبایی لەکیەکەیت وڵی سۆنیا من لەبەروی کەەوە نزیکەی ینی 4 ساڵە من جژنم لە ماڵەوە نەکردووە لەبەری کە جژنێک یەکەم ڕۆژم بەرکەوتووە مەجالێکی ئەو نەم نەبووە کە جژنە پیرۆزە بە تاواتی لە دایک و باوکم کەم بۆیە لێرە جژنە پیرۆزە لەوان و لە تەواوی مسلمانانی هەم کورسانی گەورە و هەم
جیانی شەکەم. تەمەند درێژ بن یاخوا بەس پێم لە بۆ جلی کوردی و لە بەر نەکردەوەکو ئێمە. وڵی سۆنیا من شەڕێکم هەیە دایما هەرچەند حەزم لە جلی کوردیە بەڵام بەڕاستی بۆ ئەو ڕاکەڕاکەی ئێم و ئەم گەڕک و ئەم شوێن و شوێن جلی کوردی تۆزێک دەستگرە چاکەت و پانتۆڵەکە ڕەنگە باشتر بێ و ینی بخوا ڕۆژ جارە لە تەبورین بە بچکە جژنەوەی ترگردن ئازادی و ئەم جارە لێم بۆ بڕن بەڕاستی ینی ڕۆژی جلی کوردی و نۆرۆزۆوانش بە زۆری کورسات لەبەریەکەم بەڕاستی لەبەری کە ینی تاواتە کورسات یەکێکە لەو پاڵپشانە کە وەمان لێکات کە ڕەسەناتی کورد و جلوبەرگ و مۆرکی کوردی پارێزین. سۆنیا با منەوە بڵم پێشەوەی بێمە کورسات ینی هەرگیز جلی کوردیم لەبەر نەکرده بوو. بەڵام ئێستا وام لێهاتووە ینی خۆمەسم بە تایبەت جلی کوردیە کڕم بۆی کە لە ڕۆژانی دیکای لەبەرکەم ئێستا بەنیازم لە دووەم ڕۆژی جەژنە ینی بە تەواوەتی جلی کوردی لەبەرکەم ینی ئەتوانین بڵین کورسات ئەو خۆشەویستی جلی کوردی و کللتوری و نەریتیە کوردانی بەخشیەوە ئێمەش. دەستەکانە خۆش بە زۆر سوانجە منەوێ ئاماژە بۆکەم من هەموو بەیانیەکی جژن لەگەڵ خێزانەکەم و لەگەڵ دایکم لێرەوە پیرۆزبایی جژنیان لێکەم بەڕاستی بەزەم بەیانە لە ڕاستی منیش وەکو هاوکارەکانی دیکەم هاتم لەگەڵیان نانی جژنمان خوارد پێکەوانە و کەشێکی خۆشی هەبوو. من ێمە لای کاک هاوکار سڵاو لێبێ بە قوربان جژنە پیرۆز بێ بارێکی لە هەموو لە نوخڵەکەشمان هەڵگریت. زۆر سپاس دەکەین پێمان بڵێم تایبەتمەندی و جیاوازیان بەیانیە چی بوو؟ ئەم بەیانیە وەڵاهی جیاواز بوو لە بەیانەکانی تر هەموو ڕۆژەکەیم بۆ ئێرە هەر خواردنێکی با بڵین سادەیە بەس ئەم بەیانە جیاواز بوو قەیسی بوو فاسۆلیا بوو گۆشت بوو مریش بوو خوانەی بڕێ ڕاستی ماشەڵڵا هێندەمان خواردووە ها پێمان بڵێم بینە هەیە لەگەڵم و ئەو خواردنانە؟ ئەرە وەڵا بینم خۆشە لەگەڵانە. ئەی بەتەمای چیت ئەمڕۆ پلانی تۆ چییە بێجگە لە کاری کورسات؟ وەڵاهی ئەمڕۆکە ئەم شۆ هەر نەخەوتوین لە سەعات 4:30 و 5 هاتوین بۆ ئێرە لێرە ئەبین هەتا 11 ئەڕۆینەوە سەعات 4 ئەبێ بێمە بۆ ئێرە بەرنامەی مناڵانمان هەیە تەڕاستەکەی ژیانی ئەمڕۆمان هەر لێرەیە. پێمان بڵێ ئەو کۆی کە لەسەر کاری تو ناتوانیت سەردانی ئەو ماڵانە بکەی کە خۆت مەبەستن تۆ پیرۆزبایی لە کێ بکەی لێرەوە؟ وەڵاهی جارێ لەسەر جەم برادرانم لێرە بە تایبەتی لە دایکم و باوکم لە خوشک و براکانم لە خێزانم لە بناڵەکانم لەسەر جەم موسڵمانان. دەستەکانە خۆش بە کاک هاوکار بەهۆی وای ئەوەی کا جژنێکی پڕخۆشی و شادی بێت بۆ هەموو گەلی کورد و بۆ تەواوی کارمەندانی دەستگای میدیایی کورسات. لە ڕاستیایی تر وردە کارمەندەکانی دیکەش دێنە کافترێ کورسات و نانی جژن پێکەوە دەخۆن و هەروەها کاتێکی خۆش بەسرە بن و دواتراچنەوە سەر کارەکانی خۆیان. ئێستش بەشێکی زۆر لە کارمەندان ئەتوانین بڵین کە لەسرا وەستن و بۆ ئەوەی خواردن وەرگرن و تامی خواردنی جژن بکەن و ڕاستە لە شوێنی کارەکان بەڵام وەکو نەریتێکی جژن کە تایبەتمەندی خۆی هەیە جژن لێرە بە خۆشحاڵیەوە دەستگای میدیایی کورسات ئەو کەشەی بۆ کارمەندەکانی ڕەخساندووە کە بتوانن خواردنی جژن پێشکەشی کارمەندەکان نیان بکەن و کاتێکی خۆش بەسەر بەرن. یەخوا سەرجەم کارمەندانی کورسات کە ئاوا کۆبوونەتەوە و نانی جژنیان خواردۆ نوۆشی گیانیان بە اینجا یەکێک لەو کەسانی کە بینیمان لە ئەم ئەزلایڤەیە هاوکارم سەرکۆ بوو خۆڵ ناک لە چاکتە خواردۆنیان بەخوا کەوتم نابێت بۆدەم نازانم بۆچی دەریشان خستم بەڵام نانم داوا کرد یعنی نان نەخوارد با گۆشتیشم خوارد مریشکیشم خوارد فاسۆلیاش برادرانیش قەیسیان نەخوارد تۆش لەگەڵ منیش خواردم بەڵام بۆ خۆی چێژێکی تایبەتی هەیە من حەزەکەم لێرەوە بیڵم بە تایبەتی من و تۆ منەوە 12 ساڵە بەڕاستی سۆتفەیەوەی کردو هەموو یەکەمی ڕۆژێک لە کورسات بووم ینی بە خۆشحاڵی شوێڵم هەموو بەیانی لێرەنان جەژنم کردووە بەڵام لەبەر خاتی ئەوەی کە خۆشیە بین بە بینەرەکانمان هەمیشە ژنانی خۆمان بەڵام کاچینەوە ماڵەوە لە ماڵی شۆ چۆن کاکمەریماوەتیە ماڵ ماگرتۆ بۆ ژەمی نیۆڕوان بەڵام جەژنەرە و ئەو نەریتەی جوانە بەیانیان کاڵەسی هەر تۆزێکیش بێ ئەی خۆیت ینی لەگەڵ ئەوەی کە بۆ منە لەگەڵ ئەڵڵاه وەکبەرەکە یاخود باوکمان لە مزگەوتە گەڕایەوە ئیتر کە سفرە داخرا عادەتەن باوکمان هەمومانی ماچە کرد جەژنانەکەی یاینێ
و دوای ئەوەش ئیتر دەستمانە کرد بە ناخواردن ئیتر تۆزێک بۆە ماخوارد بەڵام ئیتر ڕاستە بۆ نیۆ ڕۆبووی دانیشت ڕاستە ئەوەی کە ئێستا بینیمان ئەوە بەیانی زۆر زوو بوو بەشێک لە کارمەندانی دەستگای میدیای کورسات سەرقاڵی ناخواردن بوون لە کاتێکی ترا و لە ئەم بەشی ترا بەشێکی تر لە کارمەندانی دەستگای میدیای کورساتمان بەسەر کردوتەوە کە ئەوانیش سەرقاڵی ئەوەن کە نان و چێشتی جەژن بخۆن با ئەم بەشەی تریش ببینین. ئێستش بەشێکی تر لە کارمەندانی دەستگای میدیای کورسات دەدوێنین و چکلێتی جژنیان پێشکەشەکەین. سڵاو لەبێ ئەم کاتەوە باش. سڵاو لێبێ بژیت سپاس. نانی شەخۆی بەزەوە چکلێتەکەمان هەڵ. زۆر سپاس بژیت. پێمان بڵێ تایبەتمەندی بەیانی جژن لای تۆ چییە؟ بەیانی جەژن لای من جگە لە کۆتایی هاتنی ڕەمەزان و مانگی تاعات و عیبادەت و ئەوانە جۆرێکە لە نوێبوونەوە تەبایی ئاشتبوونەوە هەرچەند من ئەمە بێتە پێنجەم جەژن کە لەناو خێزانەکەی خۆما جەژن ناکەم بەڵام کورسات ماڵی منە ئەگەر دڵئێشانێک یان ناڕەحەتێک لەگەڵ کەسێکا بوو بێت پێم خۆشە لەم جەژنەیە کۆتایی پێبێت و ئاشتی و تەبایی بگەڕێتەوە ئێرە کە ماڵێکی بچووکراوەیە بۆ کوردستانی گەورە. دەستەکانە خۆش بێ زۆر سپاس دەکەم توانین بەردەوامی لەسەر ناخواردنەکە و ئێستاشە چینە لای بەشێکی دیکە لە کارمەندان کە لێرە دانیشتون لە بەشە جیاوازەکانی دەستگای میدیای کورسات نانەخۆن. سڵاو لێبێ بوورەزام نقلی جەژنمان هەڵگریت پێم بڵێ پەیامی تۆ چیە لە والله نازانم چی بڵێم پیرۆزبایی لە کێ خۆم بارێکی کاتان و جژنتان پیرۆزە هەر ئەوەیە پێم بڵێ تۆ جژنە پیرۆزە لە کێگەی بەڵێم چی تر جەژنتان پیرۆز بێ خۆم بارێکیکە زۆر سپاس ئەتوانین خۆکەشمان هەڵگریت ئێستش بینە لای یەکێکی تر لە کارمەندەکان سڵاو لێبێ تۆ پەیامت چیە لە جەژن؟ وەڵی جەژنی هەموو بسرمانی پیرۆزەکەم ڕەفیقەکانم کەس و کارم جەژنی دایکم بە تایبەتی کارمەندەکانی ڕەفیقم هەموو ئەم خەڵکە جەژنی ئێوەش پیرۆزەکەم هەڵگریت زۆر سپاس دەکەین ئافرەتان بێت بەشێکیان پەیامیان هەیە لە جەژنە ئێستاشە چینە لای بەشێکی تریان سڵاو لێ بە کاک بەختیار چاکی سۆنیا خان سپاس پەیامی تۆ چیە لە جەژنە؟ پەیامی من سەرەتا پیرۆزبایی جەژنی ڕەمەزان لە هەموو گەلی کوردەکەم بە تایبەتی کارمەندانی کەناڵی کورسات جەژنە پیرۆزە لە خێزانەکەی خۆمەکەم لە مناڵەکانم لە کەسوکارم لە برادەرەکانم نانی جەژن بانی جەژن تایبەتمەندی چیە لای تۆ؟ وەڵایی نانی جەژن سۆنیاخان لە ماڵەوە تایبەتی خۆی هەیە بەس هەی ماڵە خۆشترەوەی دەرەوە لە ناو خێزانە تامێ کوچێژێکی تریە فەرمۆتوانین خوڵەکەشمان هەڵگریت زۆر سپاس دەکەین ئێستا شینە لایەکی تر لە کارمەندەماندونە ناسەکانەوەیش کاک شیروانە کاک شیروان سڵاو لێبێ سەرەتا نەقوڵی جەژن هەڵگریت زۆر سپاس پێمان بڵێ پەیامی تۆ چیە سازانی لە شوێنی کارەکەتی و ئەمڕۆ لە ئەرکایت و پەیامی تۆ چیە لە جەژنە؟ وەڵا پەیامی ئێمە پیرۆزبایی جەژنی ڕەمەزانە لە گەلی کورد بە تایبەتی لە خزم و کەسوکار لە دایک و لە خوشک و براکانمان لە ئێوە بە تایبەتی لە کامێرەمانە بە ڕێزە مادونە ناسەکەت لە ستافی کورسات هەمووی سوپاستانەکەم دەستەکانە خۆش بێت نۆشی گیانتان بێت بارمەتیتان زۆر سپاسانەکەین یەکێکی تر لەو کارمەندانی ئێستا خەریکە خواردن وەرەگرێ کاک شاڵاو سڵاو لێبێت جەژنی پیرۆز جەژنیێش پیرۆز بێ نوقڵەکەمان هەڵگری ئای دەستە خۆش بێ پیرۆزە خۆم بارەکیکە بەسەمای چی بخۆی ئێستا؟ وەڵایی 30 ڕۆژە ئەم کاتانە نانمان نەخواردوێت 29 ڕۆژە تر هەشتێکی بەسیت بە حاڵ تۆزە برنج و تۆزە فاسۆلیا و قەیسی و مریشک و گۆشت و برنجی خڕە خۆیان درێژ کە بەو زەقێنە تۆزێک بە تەنکی تۆزێک یەکی تۆزێک لەم و تۆزێک لەو ئاوا شتەکە ناڵم 29 ڕۆژە ئەم کاتانە نانمان نەخواردو خراپیشە یەک جا بۆ شێوەیە خۆ تێرکەی ڕێنمایەکیش بۆ بینێرانمە ئەی بەتاکی دارەوەڵا کاک شاڵا ئەم ڕۆزانی لە شوێنی کارەکەتی و لە کاتی کارکردنیت پێوان بڵێ جژنە پیرۆزە لە کێیەکەی؟ وەڵا لە کێیەکەم هەر لەو ستافی ئێوەکەم لەو برادرانی پشتی کامێرا کە دایم ئێمە ئیشەکەین و دیار نین لە تاوای خانەوادە لە هەموو ئەوانەی کە
بە ڕۆژوو بوون و گەشتونەتە ئەم کاتە یعنی ئێستا بەرهەمەکەی خۆن و کە جەژنی ئەوانە لە هەموو لایەک لێوەش. زۆر سپاس دەکەم بەڵێ ئەمە بەشێکی دیکە بوو لە پەیامی کارمەندانی دەستگای میدیایی کورسات بە بۆنەی هاتنی جژن و پەیامی خۆیان لە بەیانی جژنە لە ڕێگەی پرۆگرامی ڕۆژێکی نێوەگەیاند. های دەستخۆش سۆنیا سپاس بۆم بەیانیە کە چیتە لای هاوکارانمان بەڕاستی من ئێستا کە لە شاشەکۆم بینی پێم خۆشە لێرەوە و لانەش لەگەڵمایە کە ئێمە زۆر جار لە دەرئەکەوین وەکو پێشکەشکار بەڵام هەموو ئەو هاوڕێیانەمان ئەوانە زۆر زۆرمان دوو هەر لەوانەی کە ئێستا نانیانە خوار کاک بەختیاروان لە کارەبا کاک شاڵاو لە بۆ منە ڕووناچی هەموو ئەو کارمەندانەی ترکە بەردەوام لە پشت پرۆگرامە جوانەکانی کورساتەوە کە مادون یاخوا جژنتان پیرۆز بێ یاخوا عافێتان بێ یۆگمان ئێساشە لە کافتریا ئێساش کۆمەڵێک لە هاوڕەکانی ترمان لە شۆفێرەکانمان هەموو تەواوی کارمەندان کە زۆر مادونە ناسانە کاری خۆیانەکەن لەشتان ساغ بێ و جەژنتان پیرۆز بێ عافێتان بێ نانی جەژن تایبەتمەندی خۆی هەیە بەشێکیشی وەکو خۆیان ئاماژەی پێ ئەیبینەوە بۆ ماڵیشەوە لە ماڵیشەوە ئەمڕۆژ نیوەی جەژنەکەمان تەواوەکەین بەدڵنیاییەوە لەشی هەموو لایەک ساغ بێ هەر لە جژن و خۆشییا بن اینجا بگومان وەکو باسمان لێوکرم ڕۆ کاکەمەریوان لەگەڵمانە بەدڵنیاییەوە بە بەرهەمە تایبەتەکانی جژنەکەمان بۆ کا بە دوو جژن وڵای ئەمە هەوڵمانەوە ئەمڕۆ کۆمەڵی گۆرانی هەڵبژێنی کە تۆزە شاد بێ لە پرۆگرامەکانە زۆربەی کات گۆرانی بێژەکانی کە ناڵێمەوە ڕاستە باشە هەوڵما هەر گۆرانەکانی خۆم بڵێم اینجا ئەمڕۆ ئەو گۆرانانی کە شادن لە گۆرانەکانی خۆم هەڵمام بژاردو و لەسەر خواستی برادران ساغ اینجا گەر بەڕێزت ئامادەبی برادرانیش ئامادە بن پێمان خۆشە گوێمان لە یەکەم بەرهەمی بەڕێزت بێ کاکمەریوان شاوانە بگەشت بێ فەرموو أي سوزة سوزة أمان سوزة كيما يالم أي سوزة سوزة أمان سوزة كيما يالم نخوشنا كوي أمان سوزة نشكني دي وي وي بايالم نخوشنا كوي أمان سوزة نشكني دي وي وي بايالم عبابيلي ما سوزة مال ببرزة يا عبابيلي ما سوزة مال ببرزة يا رمنا كوجي أمان سوزة بدم لرزة يا رمنا كوجي أمان سوزة بدم لرزة
شای تەلار نشین هەریۆنەونەما ئامان سەوزەیە شای تەلار نشین بەگزادەی لێ هۆن ئامان سەوزەیە کوردەوار نشین بەگزادەی لێ هۆن ئامان سەوزەیە کوردەوار نشین شاخی شنێروێ ئامان سەوزەیە خۆش و بێگردە شاخی شنێروێ ئامان سەوزەیە خۆش و بێگردە ئەڕوانێوە سەرێ ئامان سەوزەیە شاری هەڵە بجە ئەڕوانێ بەسەرێ ئامان سەوزەیە شاری هەڵە بجە ئای سەوزە سەوزەیە ئامان سەوزەیە کەی مایاڵێم ئای سەوزە سەوزەیە ئامان سەوزەیە کەی مایاڵێم لەخۆش نەکەوی ئامان سەوزەیە نەشکێنی دەی وەی وەی بایاڵێم لەخۆش نەکەوی ئامان سەوزەیە نەشکێنی دەی وەی وەی بایاڵێم دەستان خۆش بێ دەنگە خۆشەکە مەریوان سوپاس بۆ ئەو بەنامە زۆر تایبەتامان دوو نەبی دەست خۆش خۆشەویستان ئێمە بەردەوامە بین لەگەڵ ئێوەی ئازیزا بگومان جژنکردن لە زۆرێک لە شوێنەکان ئەمڕۆ لە پرۆگرامی ڕۆژێک نوێ بەسەرەکەینەوە ئەچینە حاجیاوە لە گوندی ئەستریلان لەوێ خالیدمە لەگەڵایە با بزانین نەریتەکانی جژن لە ئەو گوندە چۆن و بە چ شێوازێکە خالید سڵاو لێ بێ و جژنی ڕەمەزانت لێ پیرۆز بێت باسێکی ئەومان بوو بکە با بزانین نەریتی جژن لە گوندی ئەستریلان لە حاجیاوە چۆنە خالید سڵاو لێ بێت جژنە پیرۆز بێت سڵاوتان لێ بێلانە سەرکۆ جەژنتان پیرۆز بێ هەمیشە لە جەژن و خۆشیدا بژن جەژن ببێتە مای خێر و خۆشی بۆ هەمومان و بۆ گەلی کورد بەگشتی جەژن لە گوندەکان تایبەتمەندی خۆی هەیە گەرم و گوڕی جارانی هەرماوە خەڵکی گوند پەیتا پەیتا سەردانی یەکتر دەکەن جەژنە پیرۆزە لە یەکتر دەکەن ئێمە لە گوندی ئەستریلانی لە ماڵی کاک مستەفا لێرە پیاوانی گوندەکە ئەگەر هاوکارم محەممەد پیشانی بدا هەمویان بەیەکەوە دەگەڕێن سەردانی یەکتر دەکەن ئەو دیمەنەش کە دەیبینن ئەوە دۆی خۆماڵی مەڕەکانی ئەم گوندەیە لێرە پێشکەش بە میوانەکانی دەکەن دیارە جەژنی گوند جیاوازی و تایبەتمەندی خۆی هەیە با بڵێن وەکو باسم کرد گەرم و گوڕترە گورنشینان دوای ئەوەی کە نوێژی جەژن و مەراسیمەکانی لە مزگەوت ئەنجام دەدەن دواتر دەگەڕێنەوە ماڵەکانیان خواردنێکی کوردەواری لە ماڵەکانیان دەخۆن دواتر پێکەوە هەمویان دەستە دەستا دەگەڕێن ماڵ بە ماڵ جەژنە پیرۆزە لە یەکتر دەکەن گەردن ئازادی لە یەکتر دەکەن و وەکو جاران ئەو گەرم و گوڕیە هێشتا لە با بڵێن جەژنەکاندا ماوە و هەمویان بەدڵخۆشیەوە جەژنە پیرۆزە لە یەکتر دەکەن جا من دەمەوێت لەگەڵ خۆیان قسە بکەم بزانم جەژن لە گوند تا چەند ئەو گەرم و گوڕیە و خۆشیەی جارانی ماوە بەراورد بە
ساڵانی ڕابردویان با بڵێن جژنی ساڵان چ جیاوازێک مامۆستا سڵاو لێبێ جەنابەت وەکو مامۆستایەکی ئاینی پەیامت چییە بۆ بۆنەی جژنەوەوە جژن و بۆنە ئاینیەکان تا چەند گرنگە ئێمە گرنگیان پێ بدەین بۆ ئەوەی وەکو خۆیان بمێنەوە ئەوانە نەریتێکی جوانی هەم دینی و هەم کوردەواریشن بەڵێ بە ناوی خی گەورە و میهرەبان دیارە جەژن جگە لە لایەنە دینیەکەی کە مسلمانان مانگی پیرۆزی ڕەمەزان بەڕێ دەکەن بە عیبادەت و خواپەرستی و ڕۆژوگرتن و تەڕاویح و زیندوکردنەوەی شەوەکان جگە لە لایەنە دینی و پیرۆزیەکەی لایەنێکی کۆمەڵایەتی گرنگیشی هەیە ئەویش ئەوەیە کە خەڵکەکە لە گوند و شارەکان دەبێ هەمووی گردن یەکدیکە ئازاکەن سەردانی یەکدیکە بکەن سیلەی ڕوحم جێبەجێ بکەن سەردانی فەقیر و هەژارەکان بکەن سەردانی نەخۆش و پەکەوتەکان بکەن واتە جەژن جگە لە لایەنە دینیەکەی لایەنێکی دیکەشی هەیە کە بریتە لە لایەنە کۆمەڵایەتیەکەی باشە مامۆستا ئەم پەیوەندیە کۆمەڵایەتیانە کە جەنابەت باست کرد تا چەند لە گوند گەرم و گوڕەیان وەک جاران ماوە لە گوندەکان سوپاس بەخوا تا ئێستا لە گوندەکان ئەو دابوونەریتە کوردەواریە جوانە بەرجەستەیە هەم لە ڕووی دینیەوە و عەرزمکردن هەم لە ڕووی کۆمەڵایەتیەوە بەعزێ شتی کوردەواری نەریتی کوردەواری لە گوندەکاندا بە زیندوی ماونەوە ئینشاءالله زیاتر هەوڵ دەدەین بمێنەوە و پەرەشیان پێدەدەین چونکە هەم لە ڕووی دینیەوە هەم لە ڕووی دنیاییەوە سەربەرزیە بۆ ئێمە کە لە ڕۆژەکانی جەژندا لە مناسەباتەکاندا سەردانی یەکدیکە بکەین یەکتر بەسەرکەینەوە لە کەم و کوڕی یەکدیکە ئاگادار بین هاوکاری و هاوسۆزی یەکدیکە بین و هیوادارین ئینشاءالله لە شارەکانیش بە هەمان شێوە ئەو دابوونەریتە بە زیندوی ڕابگیرێ چونکە هەم لە دنیا هەم لە قیامەت ئینسان پاداشتی لەسەر دەدرێتەوە بەخێر بەسەرچاوە سەر کۆلانە دەمەوێت لەگەڵ کاک حاجیش قسە بکەم بزانم جەژنی جاران خۆشتر بوو یا جەژنی ئێستا خۆشترە کاک حاجی جەژنت پیرۆز بێ جەژنی ئێستا خۆشترە یای جاران چ جیاوازێکەیە لە بینی جەژنی ڕابردوو لەگەڵ ئێستا بڵێ بخير بين ستاوى بسم الله الرحمن الرحيم بناي خوي بخشن دومي هربان والله اسال خوي بزاد بخلق خبوه باشتره وقت الجاران تقريبا قرم قريه زور زور باش الخوي بزاد بخلق سداني يقدكاو سداني يقتدكنو سداني خوش خاصه للجيجان بيج قال له ويكي دينيا ويكي كوملاتي في كابل ليك تربو عادز بونك هبوا جيجان سداني يقدكنو خز مكان همو دزنم يك دكانو يكتر سدان يكتر دقل يك ساده بنو خوش هبي او بوز غرسي فرد دنو ان شاء الله او هر بخوشي دمين لنا كردواري داو او شي كردواري قديمه ان شاء الله ججنش بيروز بلا شو شي كردستان ولا هم كردي دلسوزو خوشويستو لهم لياكي مبارك بيا ربي باش لا گوندەکان هێشتا و گەرم و گوڕی جاران هەرماوە ئێوە جاران کە گەنج بوون جژنەکان چۆن دەگەڕان گەرم و گوڕی چۆن بوو لەگەڵ ئێستا جیاوازیەکی هەیە هەر وەگیەکە لە گوندەکان وەخۆی والله تقريبا لە گوندەکان ئێساش هەر گەرم و گوڕی هەر هەیە جارای گەرم گورتر بوو ئێستا زۆر باشە لە خوای بەزیاد بێ لە گوندەکان باشتر نەک لە شارەکان زۆر باشە لە خوای بەزیاد بێ زۆر باشە الحەمدولله باشە دەست خۆش بێ جەژنت پیرۆز بێ جەژن چۆن لە گوند تا چەند گەرم و گوڕە خەڵک تا چەند سەردانی یەکتر دەکەن پێشێکی بەخێراتنی کەناڵ کورسات خۆشەویست دەکەم بەخێربێت سەرچاوان پیرۆزبایی لە هەموو بە مسلمانانی جیهان دەکەم بە تایبەتی گوندەکەمان پێخۆشحاڵن ئێوە کە هاتوونوە پیرۆزبایی لە بنەماڵەی شەهیدان دەکەم جێژنیان پیرۆز بێ یان مبارەک بێ لە هەموو لایەکی بەخێر بێن وەڵڵاهی جەژن لە خوای گەورە بەزاد بێ جەژن لە گوندەکان زۆر وەکو جاران ماوەتەوە ینی بە گەرم و گوڕی سەردانێکی تکێ دەکەین دەچینەما ئەو دێنە ماڵی ئێمە دەچین ماڵێوان هەموو خزمەکان و دەنا گوندەکانیشدا لە خوای گەورە بەزاد لە هەمومان وەکو برا دەژین پەیوەندی کۆمەڵایەتەکان هێشتا گەرم و گوڕن لە گوندەکان پەیوەندی کۆمەڵایەکان زۆر گەرم و گوڕن زۆر مەسەلەن ئێستا ئەمن ئەگەر پەیوەندەکەی ئەوە تو ئەگەر پرس دەکەی لێرە برا گەورەمان هەیە پرسێ پێ دەکەین ئەگەر مشکلەکە بوو ئەوان حل دەکەین کۆمەڵایەت گەرم و کوڕەکەی دۆیدایە پەیوەندیە کۆمەڵایەتەکان گەرم و گوڕن گەورە و گچکەی وەکو جاران هەرماوە بەڵێ ڕێز لە گەورە و گچکەی دەندرێ ئەمە مەسا ئەسامێک لەبارە خۆم بڵێم ئەوان لە خۆی گەورەتن دەبێت پرس و ڕاهبێ پرس و ڕایان پێ دەکەین جا پێ بە پێوە یعنی لەخوای بەزاد بێ هیچ نەخسانێکی تێدا نیە ئەمە کلتورێکی جوانی کوردەواریە کە ئێمە ڕێز لە گەورەکانی خۆمان دەگرین
پرسۆراوێژیان پێ دەکەین هەرچەندە بڕۆینە تەمەنەوە هێشتا هەر پێویستمان بە ئامۆژگاری خەڵکانی لە خۆمان گەورەتر و ڕێنمایی ئەوان هەیە قوربانەمە تەجروبەمان هەیە ئەمە هەنی لە باو باپیرانەوە وردە وردە هەنی هەرچی لێمان ڕۆیشتووە تۆزە کەممان کردەوە وەکو مەدرسەی ئاینی وەکو بڵێم بەش کۆمەڵایەتی و بەڵام لەخوای بەزاد بێ ئێستا هەر زۆر باشە و لەخوای گەورە بەزیاد بێ بەخێراتنی گەرمی ئێوەش دەکەم و جێژنشتان پیرۆز و بەخێر سەر چاوەڕ سپاس دەکەم سەر کۆلانە جا من دەمەوێت گەنجەکانی بدوێنین با هەر بە تەمەنەکان نەبێ بزانین ئەم گەنجانە بە جوانی خۆیان گۆڕی و جلی کوردی جوانیان کردو و جەژنتان پیرۆز بێ وەکو گەنجێک جەژن چۆن دەبینن تا چەند گەرم و گوڕە تا چەند گەرم خاڵی جۆ لە منە سەردانی یەکتر دەکەن گەنج سەرکۆ گوێم لێتە بەڵێ دەستە خۆش بێ بێگومان ئەمای بینین لەو گوندە جوانە هەر هەمویان دانیشتون یاخوا جژنیان پیرۆز بێ بەنای ئێمەشەوە جەژنە پیرۆزیان لێ بکە ئەو نەریتە جوانە هەمویان بەجلی کوردیەوە دانیشتون لە دوایەوەی ناخواردنی بەیانی و لە مزگەوت هاتوونەتەوە و بەس ئەوەی کە زۆر سەرنجی منی ڕاکێشە ئەکسەر بەلانەشم وت ئەوە بوو کە ئەو گەنجە خۆشەویستە دۆی جێڕا یاخوا لە هەموو ماڵێ ئەو دوێ کوردیە هەبێ واز لەم کۆلا و بیپسێ بێنین ئەم نەریتە جوانە لای ئەوان هەیە بەڵام پێم خۆش بوو مادام چویتە لای گەنجەکان جەژنە پیرۆزیان لێ بکە بەنای ئێمەشەوە بەس پێیان بڵێ لای ئەوان لەو گوندەکەی ئەوان وەکو گەنج نەریتیان چیە لە جەژنا لە دوای سەردانیکردنیان و ئەوەی کە لە باو باپیرانیانەوەکۆ بە ڕێزە ئاماژەی پێیا چییە بۆیان ماوەتەوە لە دوای سەردانیکردنیان و خۆشیەکانیان چییە دەریە بڕن باش سەرکۆ دواتر باسی خواردن و ئەوانە دەکەین بەس جارە دەمەوێت پرسیارەکەی تۆ لە گەنجەکان بپرسم بزانم ئەوان چۆن جەژنەکانیان بەڕێ دەکەن نەریتی ئەوانی شەر هاوشێوەی باب و باپیر و کەسانی لە خۆیان گەورەترە یان گەنجەکان جیاوازتر جەژنەکانی خۆیان دەکەن لێرە هاوکارم سەرکۆ جەژنە پیرۆزەی هەیە بۆ هەمووان بەگشتی و بە گەنجەکان بە تایبەتی دەپرسێت ئایا گەنجانی شەر وەکو بە تەمەنەکان جەژن پیرۆز دەکەن یا گەنجان جیاوازتر لەوان بە شێوازێکی دیکە جەژن دەکەن بەگشتی گەنجان چۆن جەژنی خۆیان بەڕێ دەکەن لە گوند ئێمە شەر وەکو گەورەکان جێژنە پیرۆزی خۆمان لە تەواوی مسلمانان دەکەین و ئێمەش دەگەڕین و وەکو گەورەکان جێژنە پیرۆزی خۆمان دەکەین باشە گەنجەکانیشە لەگەڵ گەورەکان دەگەڵێ بەڵێ لە جەژندا لە هەندێک شوێنەیە گەنجەکان بە خەبەرنین یا خەوتون یا تااقەتیان نییە بەڵام ئێوە ماشەڵام بەجلی کوردی و جەمەدانی و کەلاش و فول کوردەواری بۆی دابەزیون یعنی لە کێوە بەخەبەرن هەر لە نوێژی بەیانیەوە دەست پێ دەکەن نوێژی بەیانیەوە بەخەبەرین لەگەڵ گەورەکان و چوینە مزگەوتێ و جێژنانەی خۆمان کردووە و ئێستاکانش وردە وردە دەگەڕین بە ماڵەکاندا جێژنانە دەکەین دەست خۆش کاک ئەحمەد جەژن پیرۆز بێ ماشەڵڵا هەمووتان جلوبەرگی جوان و کوردەواری جوانتان لەبەرە گەنجەکان چۆن جەژن بەڕێ دەکەن لێرە لە گوندەکەی ئێوە سەرتا بەناوی خوای گەورە میهرەبان بەخێراتی کەناڵە جوانەکەتان دەکەین زۆر بەخێر بێن پیرۆزبای خۆمان ئاراستەی سەرجە مسلمانان جیهان دەکەین و بە تایبەتی گوندەکەمان گەنجەکانیش وەکو نەریتی با و باپیران بە هەمان شێوە لە دوای نوێژی جەژن دێنەوە ئامادەکاری دەکەن و لە خەزمەت میوانەکان و لەگەڵ گەورەکان بە کۆمەڵ هەمان ئەو ڕێزکەی پێشومان گرتوتەوە بەروو بەردامی لەسەری باشە گەنجەکانیش لەگەڵ ئەوان دەگەڕێن یا ئەوە بەجیاش دەگەڕێن و لەگەڵ ئەوانیش تەبعەن بەیانیەکان بە جەماعی دەگەڕێن دواتریش کۆبوونی خۆمان و دیداری تایبەت خۆمان هەیە لەگەڵ گەنجەکان و ئەو نێریتانێک کە لە پێش داهابووە و بە جۆش خۆڕەشەوە دیگەڕنەوە ئێمەش دووبارە نوێی دەکەینەوە و ناڵین ئەو کولتورە بفەوتی ئینشاڵڵا دەست خۆش سەرکۆ جا من بێمەوە باسی پرسیارەکەی تۆ دیارە ئەم ماڵی کە ئێمە لین ماڵی کاک مستەفا خۆیان ئاژەڵدارن مەڕدارن و وەکو بینیشت لە دیمەنەکەدا دۆی خۆماڵیان پێشکەش بە میوانەکان کرد ئەمە نەریتێکە ڕەنگە لە شوێنەکانی دیکە نەبێت زیاتر بیبسی و جۆرەکانی بیبسی و شەربەتوانە هەیە لێرە با بڵێن دۆی خۆماڵی پێشکەش بە میوانەکانیان دەکەن وە خواردنەکانیش کوردەوارین قوڕاو یەکێکە لەو خواردنە کوردەواریانەی کە لە گوندەکانی ئەو سنوورە بە تایبەتی لەو ماڵانەی کە ئاژەڵدارن لە گوندەکان گرنگی زۆر تایبەتی پێ دەدرێت لەسەر سفرەخوانی جەژنەکان ئامادە دەکرێت ماڵەکان کە میوانیان دێت
وەکو خواردنێکی تایبەتی کوردەواری پێشکەشی دەکەن بەرخێک یا گیسکێک سەر دەبڕن جۆرە خواردنێکی تایبەتی لێ دروست دەکەن کە پێی دەگوترێ خوراوە پێشکەش بە میوانەکانیان دەکەن خواردنەکانی شارەدێک با بڵین خۆماڵین هێشتا ئەو بۆرکە کوردەواریە ڕەسەنەیان هەرماوە کە لە کۆنەوە هەر هەبووە و وەکو ئەم هاوڵاتیانەش باسییان کرد جژن لێرە هێشتا مۆرکە کوردەواری و ڕەسەنایەتەکەی خۆی پێوەما وەکو پیاوتی ئێمە با بڵین گوێ لە گەورەکانمان دەگرین هاوشێوەی گەورەکانی ئەو گەنجانەش باسییان کرد کە لەگەڵ پیاوە بە تەمەنەکان دەگەڕێن ئەو نەریتە جوانانەی کە ئەوان هیان بۆ لە باب و باپیرانیانەوە بۆیان ماوەتەوە نەوەنەوە بۆ ئەوانیش دەگوازرێتەوە ئەوانیش پەیڕەوی دەکەن و بەشێکی زۆری ئەوەی کە جێگای دڵخۆشی بوو لێرە من بینیم هەموو ئەو پیا و گەنجانەی کە لێرە دانیشتون سەدانەوە تونۆی یا ما بڵین 100% وڵا جلی کوردیان لەبەرە بە جوانی خۆیان ئامادە کردو هەمووان بەیەکەوە دەچن جەژن دەکەن چاپ دابش دەکرێت با بڵین دۆی خۆماڵی دابش دەکرێت بەسەر هات و بیرەوەری خۆش و کۆنی کوردەواری دەگەڕدرێتەوە لە مەجلیسەکاندا سەردانی ئەو ماڵانە دەکەن کە نەخۆشیان هەیە سەردانی ئەو کەسانە دەکەن کە دڵعاجزیەک بۆ ئاشتەوایی هەیە لە گوندەکان ئەو نەریتە جوانانەی کە لە ساڵانی ڕابردوو لە ساڵانی دەکرێت بڵین سەدەی ڕابردوو پێشتریش هەبوو هێشتا لە گوندەکان هەرماوە گوندنشینەکان دەیانوێ پارێزگاری لەو نەریتە کوردەواریەی خۆیان بکەن و ئەم کللتورە ڕەسەن و کوردەواریە وەک خۆی بمێنێتەوە کاڵ نەبێتەوە ئەگەر چی با بڵین تا ڕادەیەک پەیوەندی کۆمەڵاتەکان ڕەنگە لە شارەکان کاڵ بوو بنەوەی سەردان و گەڕان کەمتر بوو بێ بەڵام لە گوندەکان هێشتاوە خۆیەتی کاک مستەفا لەگەڵ خێزانەکەی پەیتا پێشوازی لە میوانەکان دەکات ئەگەر هاوکارم محەممەد دیمەنەکەتان پیشان بدا هەروە پەیتا خەڵکی گوندێن بۆ ماڵەکەیان و ئەوانیش بە گەنج و بە پیر و بەلاوەوە هەمووی لە پێشوازی میوانەکاندان جژنە پیرۆزە بە گەرم و گوڕی لە یەکتری دەکەن ئەولای یەکتری ماچ دەکەن و با بڵین جژنە پیرۆزە وەک جاران گەرم و گوڕی خۆی ماوە و هەموو دێن کۆ دەبنەوە لە دەوری یەک دواتر هەمویان بەیەکەوە هەموو ماڵەکانی گوندەکە دەکەن هیچ ماڵێک ناپەڕێنن هەتا جژنە پیرۆزەی لێ نەکەن و هەمویان دڵ و دەرونیان لەگەڵ یەکتری بە دەردی کوردەواری دەڵێ سافی دەکەن جژنێکی خۆش پڕخۆشی بەڕێ دەکەن و پارێزگاری لە نەریت و کللتوری کۆنی کوردەواری دەکەن ئەوەی کە دەیبینن ئەوە چاش ئامادە بووە چاکەش دەخۆنەوە لەگەڵ میوانەکانیان و دواتر هەمویان پێکەوە بەدەستە جەمعی جژنە پیرۆزە و گەڕانی دیکەی ناو گوندەکە دەکەن ئەو ماڵانەی کە ماون هەتاوەکو هەموو ماڵەکان تەواو دەبن ئەوان لە جژنە پیرۆزەی خۆیان بەردەوام دەبن. دەستە خۆش بێ خاڵێت بۆ تۆ ئومێد دەکەین هەروەکو چۆن لەو گوندەی کابڕێزت لەوێ بووی پەیوەندی کۆمەڵایەتەکان زۆر گەرم و گوڕ بوو ئومێد دەکەین ئەو گەرم و گوڕی جژن و پەیوەندی کۆمەڵایەتەکان لە ناو سنتەری شارەکانی شابە و شێوازە بێ بەو شێوازە نەبین سەرکۆ لە ڕێگای مۆبایلەکانمانە و جژنە پیرۆزە لە کەسە نزیک و کەسە خۆشەویستەکانمان بکەین چین لە نزیکەوە داوای گردن ئازادی و جژنە پیرۆزە لە یەکتری بکەین ئێمە بەردەوامە بین لەم پرۆگرامە تایبەتە لەگەڵ ئێوەی ئازیزە بەڵام لە ئێستاە شوێ گوەرەگرین دوا بە دوای ئەم پشۆ ئەگەڕێنەوە بە جێمان مێڵن. شرت بايا بيتو حتى دوايا نفس مزاجا نبن بايا يارو بدل داري كاس مزاجا حتى يا قراجم لجينا ما بيه مزاجا أبيد البوتو أربوا فابيه
ئامۆزاجە ساردی ڕێگای دووری تۆ ئامۆزاجە وهاتۆم هاتە قیامەت بێڕۆم ئامۆزاجە وایەکایە دڵی تۆش بەتەمەم بێ ئامۆزاجە دڵی گەیشت کاسێ بە من حەرام بێ ئامۆزاجە پەیمان بێ هەرگیز دڵێ ناشکێنم ئامۆزاجە قەد گوڵی خۆزگار هەڵنەوارێنەیەم ئامۆزاجە چی خەمی تۆیە بۆ من بێخوایە ئامۆزاجە خەندەی تۆ نادام بام دنیایە ئامۆزاجە دەنخۆش خۆش بێ کاکە مەریوان دەستان خۆش بێت سپاس بۆ ئێوەشماندوو نەبن بێگومان کۆمەڵێک گۆرانی زۆر بەچێش هەموو گۆرانەکانیش یەک دنیا یادەوەریمان پێوەی هەیە ئێمە دەستخۆشی لە تۆکەین کاک مەریوان یەکێکە لە هونەرمەندانەی بەڕاستی کۆمەڵێک بەرهەمی زۆر جوانت هەیە ئێمە دەستخۆشی لێەکەین و هەمیشەش لە لێرە بوویت و لە دەروی وڵاتیش بووی هەمیشە ئەو نەریتە جوانی و ڕەسەنایەتیەکە لە گۆرانی کوردیە هەیە پاراستوتە ئێمە هەمیشە شانازیت پێوە پێم خۆشە پرسیاریەوە کەم کاک مەریوان لە دوای ئەوەی کە گەڕایتە تۆ ێستا لە کوردستانی تو لێرە نیشتەجێبوویتەوە پێمان بڵێ ئێرە زۆر بەلاوە خۆشترە یاخوب گەڕیتەوە بۆ ئەو ژیانەی کە لە خۆت لە ئەوروپا بوویت و لە وڵاتی سوید نیشتەجێ بووی پێشەوە باسی ئەوە بکەم حەزەکەم باسی ئەو گۆرانیە بکەم باشە گۆرانیەکە یەکەم جارمە هێڵێمەوە باشە خۆی میلۆدیشی کەلهۆڕیە بەزیتر لەگەڵ برادرانەوەمان لێ کرد تێکستەکەیمان گۆڕیەوە بە سۆرانی شێعری کاک مازیار فایق بوو ئەمڕۆ حەزمان کرد لێرە کاک ڕێبازیش ئامادەی مۆسیقاکەی بۆ کرد یاخوا دەستان خۆش مامۆستایانێکە دەستان خۆش کاک سەرکوجان منەوە خەریکەوێ بە سێم هاوین لێرم بە یەکجاری ژاتوینەتەوە هیچ پلانی گەڕانەوەشمان نییە تا ئێستا تاڵ ینی کاڵی پلانمانیانی بە خێزانی ڕاتانە ئەوەی کە هەبوو لەوێ هەموویمان تەسلیم کردوێتەوە بە یەکجاری لێرەی یەخوا بەخێر مناڵەکانیش بەعام مرتاحن لێرە کەس و کار و هاوڕێ و مناڵەکانی ژووردە وردە لە مەکتەب ڕەفیق قوشتیان زۆر باش پیا کردووە ئیتر زۆر خەیاڵیان لەوێ نەماوە دامەزراون بەتەواومان هیچ شوێنێک ناگاتەوە بە نیشتیمان و وڵاتەکەی خۆت ئەگەر لێ ڕەنگە زۆر کات بۆ هەندێک بابەت کار ئاسانی شەوێ بەڵام ئیتر ئەو هەناسەی کە لە ناو وڵات و نیشتیمانی خۆتایی بەڕاستی زۆر جیاوەسترە هەنێجار لێرە بەیەکەوە دانیشین لەگەڵ مناڵەکان ئاڵین ئەم هەموو ساڵە چۆن لەوێ بەسەرمان بردو 27 ساڵ چیمان کرد لەوێ کاکە لێرە هەر تااقەت نەبێ ئەچتە دەرەوە پیاسەیەکەکەی دوو برادرە بینی شوێنەکە بینی خزمێک لەوێ نەبوو تر یا سەرما بوو یا تاریکی خۆ قساکەیترەوە بای هەموو دنیا ئارەوەڵا قەیناکە ئەمە لەوێ تێکەڵیمان هەبوو کۆمەڵی خزم و ئامۆزا و شتم هەند لەوێ و پەیوەندیشمان باشە بەڵام
لەوێش کۆ بووینەوە هەفتەی جارە دووجار کۆ بووینەوە بەڵام هەر تامی ئێرە نایە بەدڵنیاییەوە باشە بەخێر بێنەوە کاک مەریوان باسێکی یادەوەریەکانمان بۆ بکە لە جەژنە کاک مەریوان بە مناڵی جەژنی چۆن بەسرە بەر چی یادەوەریەکی زۆر جوان و تایبەت هەیە کە لای تۆما بێت لە جەژنە وەڵای یادەوەریەکان هەروەکو هەموو مناڵێکی تر لەوێ ئەگەر عادەتەن جلی جوانیان بۆ کردین زۆربەی کاتیش هەر نەمانە کرد مەسەلەن جلی کەمان هەبوو ئەو سەردەمەوە بوو ئەگەر باسی هەفتا هۆشتاکان بکەین تەمەنیشمەونە گەورە نییە بەس لە بیرە ئیتر شوێنێکیان دانا بۆ جەژن هەموو ئەو شتانی کە مناڵ یاری پێکرد لەو شوێنا کۆ بوونەوە هەمووی بۆ ئەوێ ڕۆژ ئیتە هەر لە منتیقە و جەژنێکی وایان دروستە کرد بۆ مناستە ئەوەی کە من زۆر حەزم لێ بوو بیکەم لە جەژنە پاسکیل بگرم بەکرێ بە پاسکیل بڕۆ دوای جەژنان هەموو گیانم شخت بوو من ئەکەوتم تازە حەزمان لێ بوو فێری پاسکیل بین هەموو کەس پاسکیلی نەبوو ئەو کاتە ئەسب عەرەبانە هەبوو ئەو کاتە شتێککە هەبوو چەلق فەلق هەبوو ئەمانە هەبوو خۆشترین شت ئەوە بوو کە بەیانیان تۆ هەڵەسای جیاوازەکەی ئەوە بوو نانێکی زۆر حازر کرا بوو کە بەیانەکانی کە هەر نەبوو هەندێک خواردن حازرەکە ڕۆژانی کە لەوانەیە بە سێ چوار مانگجارێن نەو خواردە ڕاستە چێژیشیە یا ئیتر ئەوەی کە لە تۆ گەورەتر بوو لەوێ هەڵەسا مەسەلەن وردە هەبوو ئەوسا وردەیانایە سافرسی ڕوبعی جەژنانی چاکە کۆ کردەوە ئیتر ئەوەی کۆمانە کردەوە لەوێ بە پاسکیل و بە شیرینی ئەمان خوارد و تاوا هەڵەساینەوە یاخوا لە خۆشیاون بێگومانە مناڵەیەش چێژ و تایبەتی خۆی جەژنیش ڕاستی تێ هەر بۆ مناڵە بەڵام لە دوای نۆڕەکەی خۆمانە نازم من تووشی ئەوە بووم نازم تۆ توش بوویانە ئەو زلانی بۆیانەکردین دوو ڕۆژ پێشەوە هە لە لای جێگاکەمانەوە بەس بۆ لە سەعایان زە بەدواوە یان پانتۆڵەکەمانە دڕا یان کراسەکەمانە هاتە دەرەوەی کاڕۆیشتۆ لەگەڵ کۆکردنەوەکە سێ چوار لە شوێ خوارد یعنی ئەمە هەر هەبوو لە ماڵەوە مەسەلە ئەوە بوو ئەوەنە ئەکتیو بووی ئەوەنە دڵی بە جەژن خۆش بوو بەلاماری هەموو شتێکتەیە گوێ نێژی هەبوو بۆ مناڵە و ساوا بوو نازانام ئێستا نایڵن زۆر دوورکەویتەوە مناڵە لە ڕۆڵ لە بەردەگانە زۆر دوور نەکەویت زۆر کاریگەری هەیە دەست خۆش ڕێ بازۆ باسی چیەکەیت لا نەبزانە باسی چێ مایکەکە جەژنە پیرۆز بە کاک ڕێباز زۆر سپاس خۆی جدی کرد با تۆ زەقسەی ڕسوماتەمانە جەژنە پیرۆزە لە کیەکەی جەژنی ڕەمەزاندان پیرۆز بێت لە سەرجەم کارمەندانی کورساتی خۆشەویست زۆر سپاس لە سەرجەم مسلمانانی جیهان و مسلمانان لەبەر کردو مسلمانانی کوردستانیش ئیشەڵڵا ڕۆژوو تاعەتی هەموو لایە قوبوڵ بێ ئەمە لایەنە ڕەسمیەکەیت لێرە شەو جەژنە پیرۆزە لە ماڵی باوکمەکەم یەکەم جەژنەکانی تر بیرمە لێرە ئەوە پیرۆزبایی لە ماڵە خەزوران بۆستا ئەوان دوورترن ها ئیجا لە ماڵە خەزوران لە خێزانی خۆشەویست چووکە نەمبینیوەن لەموو برادران بە خێراتێکی زۆر زۆر گەرمی کاک مەریوانەکەم زۆر تایبەتە لای من بەڕاستی چونکە من هەر لە مناڵیەوە ناڵم تەمەنی هەیە بەڵام من مناڵ بووم بەڕاستی یادگاریم لەگەڵ هەموو گۆرانەکانیا هەیە دەنگێکی تایبەتە هونەرمەندێکی زۆر جوان و جدی و هونەرمەندێکی زۆر بەڕاستنی ماوەتەوە و جامەلێ ڕوبەڕوونە بەزەوە حقیقەت هەبێ بوترێت جێ شانازیە ئەمیشە فەخرم پێوە کردو لە خزمەتیان ڕاستە ئەرێ کاک ڕێباز پرسیارە گەڵن کاک ڕێباز سەر و شانم و شتێ قورس بوو بۆ یکیە وەڵایەن گۆڕاوی سەرم قورس بووە لەوە ئەوە نیە زەرعەم کردووە ئیتر زۆر هاتۆتەوە من بەتەمای ئەوە مۆ نەبووم باشە بەتەمای یەک تۆز بوو کەسی کە دوای ئەوەی قژت چاندەوە چیتۆ ماڵەوە چی بوو یعنی چیان و لە ماڵەوە هاوسەرەکە و چی وت ئەو لەحظەی وەڵی لە فافوشت بەسەرمەوە وای زانین دەحمم کرد بۆ نەوت بوو کاتی بۆ با پێمەتی و بەزتی بۆ لاتۆ من چۆن نەیزانی نەیزانین بە پێچرایی ئەمنێرنەوە تر بەس بەیانی کە لام بردومانە هەر زۆر چونکە بەڕاستی وابزانام ئەو یەکەم کەسەکە ئەوەنەی زەخت دەمن کرد قژم زەرعەکەم ئاخر لەوانەیە خەڵکی تر بەعکسەوە بەیانی هاوسەرەکان حەز دەکەن ینی ئێستا منەکەم شای پڕ بێ لە ئاو بەڵێ کە قژم بێتەوە ینی تاسەترە بمەوە ئەمە کاکسەکۆ
يعني ئەو زۆر پاڵپشتم بووی خۆچی و کردووە قاویلە یاخوا لە خۆشییا بن زۆر یەک شتی خۆش بوو باشە تۆ بوو لەو کاتەیە کە چوینە لای ئەو ڕاستەوخۆیی هاوکارمان خالید هەستەکەم بە خۆ تاچیتەوەتی وەڵی زۆر ناشرین بوویەکی هەزارممانە ئاخر بەسی بەمش لە کوردیان و خەڵک وازای مۆلەوی منە ئای بشورێکی زارمانە بڕیارمان بیکەم بە 5,000 بەس ئەوە زارم بنەوە هەزارنەوە سەر کۆبڕۆلی وەرگرە لە خزمەتانم ڕاستی جاوەگرەوە چیەکەیکە وردە پێ هەمویانە بۆ من کە ئەمەیان لەمو لە سیارەکە یەکی دەمان بۆ نای وەڵا ئەکیدە نابێت زۆر سپاس ئەمە بینەوە ماڵە ئاوا بێ خواڕست بەرنامەکە ئای زۆر سپاس کاکمەری ئەی جەژنانەیە ئەوە کاکمەریوانیشتم دەفەقام ئەمڕۆ زۆرەکەین ئەو مایەکاری دەرەچێ نایم ئێمەوەنە زۆری کەس ناوێرە خۆیلا زۆر سپاس من یەک داوای کەم هەیە ئەمڕۆ مادام لە جەژنین لە خۆشیین هەمیشە ئەو ڕۆژانەی کە یەکێکە بێ بە یادەوەری یەکێک لە هاوڕێکانمان بۆ ئێوەش ئەزانم کار خۆشە بێت ئەتوان یەک پارچە میوزیکمان پێشکەشکەن و بە تایبەتیش بۆ ڕاستی کەم ڕۆژی لە دایکبوونێتی زۆر پیرۆزبایشێک خۆزگە زووتر بەم زانایە بۆی بتوانێت چێکی بچووکیش بۆ باشە چ مۆسقاکە بە دڵە نابێ خۆی بیزڵێ پێشکەشمان کەن باش تۆ هی سێرماکە کە بەس گوێ بگرە خۆی زۆر شتە بوو بیڵێم ڕاستی بەس لەبەرەوەی ڕۆژی لە دایک بوون تە قسە ناکەم باقینە بە دوای موزیکە قسە یاخوا تەمەەن درێژ بیت هەموو ساڵێک بەخۆشی کاگڕاستی بوو بە چەند ساڵ جەژنەکەی بوو بە دوو یاخوا تەمەەن درێژ پلانە ساڵی نوێی تەمەنت چۆن هەوڵی ئەوای کە بۆ منە کاروبارەکانە باشتر بەڕێ بکەیت چ پلانێکی ترت هەیە بۆ ژیانی خۆ زۆر سپاسانەکەم دەستخۆشیتان لێگەم بۆ موزیکە جوانە دەستخۆش پلانەکارەوەی زیاتر خەریکی موزیکە بین زیاتر خزمەت دەکەین بە پرۆگرامە هونەرەکان بە وانەوتنەوە لە بواری موزیکا بەو شێوەیە دەست خۆش تەمەەن درێژ بیت زۆر سپاس مادام مایکە کاروە واچین بۆ لای کاگەرکان پیرۆز بێ وەڵای ڕاستەکە دەی کاگەرکان وەڵای لە سیارەکان بەگەر دوای ئەمە شتێکمانێت خۆش جەژنی ڕەمەزان پیرۆز بێت لە ئێوە و لە هەموو هاونیشتمانیانی عزیز لە هەموو برادرانی کۆنتترۆڵ و پشت کامێرە هیوادارم هەمیشە لە جەژن و شاویا بێت زۆر سپاس کاکەرکان کاکەشوان دەستان خۆش بێت بۆ بەرنامەکە جەژنتان پیرۆز بێ خۆشیابن 2012 بخوازن ئەم سیارەکەی پێ نییە سەوتی پێشەوەی ماتە قەی ناکە بۆ ناو بڕەکە سەرکۆ وازم زۆر کەوتین ڕۆوانە زۆر دەستان خۆش بێ زۆر سپاس سەرکۆ چینە لای هاوکارمان سۆنیا لە شاری ئەوە هەر بە دەنگەدەنگی مناڵ دەستمان پێ لە لای کۆمەڵێک مناڵە با بچینە لای سۆنیا سڵاوە لێ بێ و جەژنە لێ پیرۆز بێ دووبارە باسێکی مامۆکە لە شاری یاری مناڵی زۆر لێیە بەڵێ لانا سەرکە دووبارە سڵاوتان لەوێت و دووبارە جەژنتان پیرۆز بێ لە ڕاستە ئەسلایڤەکەی ترمان لە ناو دەستگای میدیای کورسسا بووین بەڵام ئەگەر لە وێنەکانەوە لەتان دیار بێ ئێستا ئێمە لە گەڕەکی چوارباخی شاری سلێمانین
مناڵانێکی زۆر لێرە لێمان کۆبوونەتەوانێ حەزەکەن لە کامێرەی کورساتەوە دەرکەون بەڕاستی چواردەوری من زۆر پڕە لە مناڵی جوان کە وەستاون ئەمانن کە وەستاون حەزەکەن لە کامێرەکەمانەوە دەرکەون زۆر سپاسیانەکەین کە بتوانن بە بەدەکی بمێنەوە تایمە ڕاستەوخۆکەمان تەواو ئەکەین ئەوەی لە وێنەکانی پشتی منەوە ئەیبینن کورسی و جۆلانەیە کە مناڵان هاتوونەتە ئێرە بۆی کاتێکی خۆش بەسەر بەرن لەگەڵ ئەو یاریانەیە بێگومان ئەم دیمەنانە مناڵان ئەم دیمەنانە جارانمان بیر دەخاتەوە کە مناڵان ئەم کورسی جۆلانیانەن بەکارئەهێنا و خۆشبەختانە لە ئێستاشدا لە بەشێک لە گەڕەکەکانی شاری سلێمانی ئەم نەریتە جوانە هەرماوە کە مناڵان هاتوون دایک و باوکەکانیان هێناویانن کۆمەڵە مناڵی جوان لێرە لێم کۆبوونەتەوانەیە کە پێیان خۆشە دەرکەون و قسە بکەن چۆنی کچی جوان ئەمڕۆ هاتووی بۆ کۆ هاتووی چی بکەی لێرە بخۆم یاری شتکەم باشە پێم بڵە چی یاریەکە کرد لێرە ئەمڕۆ ئەو لارێ و دانەیەکی تریش نازانمەوەن حەزەکەی سواری چی یاریەکی تر بیت سواری و چەند پەمپم تۆ جژنانە وەرگرت بەڵێ فەرین تۆ ئەڵێ چی هاتووی سواری چی یاریەک هاتم بڕۆمە سەرە و هینا ئەو بازدانەکە بەڵێ بەسەبێ ئاگاداری خۆبی باشە پێم بڵە تا چەند دڵخۆشی ئەمڕۆ جەژنە زۆر دڵخۆشی بەڵێ پیرۆزبایی جژن لە کێ کرد ئەمڕۆ دایک و باوک ئەی ئافرین زۆر سپاس دەکەین کچی جوان تۆ چۆنی ئەم کچە جوانە دەمێک کە چاوەڕێی ئەوەیە کە ئێمە بچینە لای لەگەڵ باوکی هاتووە ئەو باوکێتی سڵاو لێ بێت چۆن بێ ئەمڕۆ کچەکە و هێناوە بۆ ئێرە ئەمڕۆ کچەمێناوە بۆ خۆشی و بۆ جژنی ڕەمەزانی پیرۆز لە هەموو لایەک و لە کەناڵەکەتان پیرۆز دەکەم سەرکەوتوو بن تەمەندرێژی بۆ ئێوە ئەخوازم کچی جوان پێم بڵێ تا چەند دڵخۆشی ئەمڕۆ باوکی توی هێناوەتە ئێرە زۆر دڵخۆشم ئەم یاریانەی ئێرە تا چەند تۆ حەزەکەیت تاقییان بکەیتەوە هەرمی تاقیکەمە هەرمووی تاقیکەیتەوە بەڵێ پێم بڵێ ئەم لە جوانانە کێ بۆی کڕی دایکم دایکی بۆی کڕی ئەم بەیانێ چی خوارد کە ئاستایلە وەڵای نانی جەژن نانی جەژن خوارد بەڵێ بەڕێستان وەکو باوکی یەکێک لە مناڵەکان تا چەند گرنگە مناڵان بە نەریتە کوردەواریەکان و بە تایبەت جژن و بۆنە کوردیەکان ئاشنا بکرێت بەڵێ وەڵای ئێمە هەر وەک جژنی ڕابردوو هەر پیرۆزبایی لە جژنی ڕەمەزانی پیرۆزەکەن و لە کەناڵەکەتانەکەین و خۆشحاڵین هەموو کەسێ هەر لە چەند گرنگە مناڵەکانمان بەم بۆنانە ئاشنا هەری زۆر گرنگە زۆر گرنگی پێین دەستەکانە خۆش زۆر سپاس پێم بڵێ تۆس پەیامە چییە هاتووی بۆ ئێرە لەگەڵ هاوڕێکانە تا چەند دڵە خۆشە دڵم خۆشە ئەم خاتونەش هەیە ئەم کچە جوانەمان حەزەکات قسە بکات بیتە ئێرە تۆ پیرۆزبایی جژن لە کێکی وەڵا لە هەموو کەسێ ماوەی چەند دەقەیەکە هاتووینە تێرە ئەیبینین تۆ هاتووی تێرە و یاریەکان تاقیر خۆم سێری تۆمە کرد کە یاریەکانە تاقی کردەوە لەگەڵ کێ هاتووی ئەمڕۆ بۆ ئێرە وەڵا لەگەڵ ڕەفیقێکمان هاتوو تا بەتەمای تا کەی لێرە بی وەڵا بەزۆ یاریمان کرد سە ئەڕۆینەوە تۆزێکی تر تا چەند ئاگاداری خۆتی کە لە جژنا شیرینی زۆر نەخۆی نایخۆم خۆیت دڵنیابی دڵنیایی بەبینەرانمان بەبینەرانمان ئەڵێی نایخۆم نایخۆم تاو دەستان خۆش بێت ئەوەی ئەو وێنانەی لە پشتی منەوەیە ئەو مناڵانن کە هاتوون بە جۆش و خرۆشێکی زۆرەوە ئەو یاریانە تاقی بکەنەوانەیە کە خۆیان حەزەکەن لە جۆشن و بۆنەکانە تاقی بکەنەوانێ هەیەە لەگەڵ مناڵەکانی هاتووە هەیە لەگەڵ هاوڕێکی هاتووەواتە دایک و باوکەکانیش حەزەکەن کە لێرە بن مناڵێکی زۆر لە دەوری من لە ڕاستیان یان فەرموو تۆ ئەتێی بڵێ چی بۆسە پێم بڵێ لەگەڵ کێ هاتووی وەڵا لەگەڵ ئەوەیە لەگەڵ ڕەفیقەکانە هاتووی بەڵێ تا چەند دڵە خۆشە لە جەژنە ئەم یاریانە تاقی بکەیتەوە کەشێکی خۆش وەرگرن چی دڵە خۆشە بەم جەژنە ئەرە وەڵا زۆر سپاسی توی گوڵەکە تۆ لە پۆلی چەنی من لە پۆلی چوارم ئەی تو زیرێکی سعیەکەی ئافرین زۆر سپاس حەزەکەم پەیامی هەموویان
ناگرم بەس لە ڕاستیە لەبەرەوەی ژمارەیان زۆر زۆرە لە ئەسم ناتوانم هەمویان وەرگرم هیوادارم لەم جۆشنەیە مناڵان بە دوور بن لە هەموو گرفتێک هەمووی تەندروست باش بن وان نەبێت کارێکی وان نەبێت کە ژمارەی زۆر شیرینی و نەستەلە و چکلێتەوانە خۆنچکە گومان بۆ تەندروستیان خراپە و هیوادارم جەژنی خۆشی و شادی بێچکەم بێگومان مناڵانیش بێبشنین لەم جەژنە مناڵانیش حەز دەکەن لە جەژن و بۆنەکانە وەکو خەونێکی خۆیان جلی جەژن لە بەرکەن بێن لەگەڵ دایک و باوکیان یاخود لەگەڵ هاوڕێکانیان خۆشی و چێژ لە جەژنەکە وەربگرن ئەمە و زانیاریانە بوون کە لێرە بوون بەڕاستی مناڵێکی زۆر ژمارەی زۆر مناڵ لێمان حەزەکەن لە شاشەی دایک و باوکیان بیان بینەوە ئەمە و زانیاریانە بوون کە لە لای من بوو لە گەڕێکی چوارباخەوە سۆنیا بەڕاستی لێرۆ ئێمە زۆر چێژمان لێوەرەگرت هەر هەمومان لێرۆ سێرمانە کرد بە تایبەتی ئەم مناڵە جوانم کوڕە جوانەی لە ئاخیرا هاو ماشەڵڵا وزەیەکی چەند زۆری پێبوو بەڵام سۆنیا لە پشتەوە سێرمانە کرد لەگەڵ کاکمەریوان باسیەوەمانە کرد ئەو یاری مناڵانە وازم بەلەمەکەی چرقفەلەقە باشە ئەوە دڵخۆش بووم لە ئاخیرا پیاوێکم بینی کە ئاگای لێتی چکەوە یاخوا بەرسەری کەس نەکەوێت چکە زۆر زۆر مەترسیدارە مناڵیش ئەزانین کە ئەمڕۆ بەردەوام هەڕاکا بەردەوام حەزەکات هەموو یاریەکان تاقیکاتەوە بەخوا چێژێکی زۆر خۆشیە یاخوا هەر لە خۆشیابن ئەمە بەڕاستی لە زۆربەی کۆڵانەکانی ئەو هەموو جوڵەی مناڵ زیاتر هی شیرینیەکەیە شیرینی زۆرە خۆن ئەکتیڤە بن بەس زۆر خواردنی شێر زۆر خراپە کاکمەریوانە بێ زۆر نێنێ لە ڕۆژی جەژنە عەفواتە ئەو ڕێبازیشمان عەفوات بۆ دەرکردووە کە شیرینی توانی زۆر چەند نوقڵە خوارد لە بەیانیەوە من تا 4 ئاگادارم بانەوە بەیانی کێنە لە سەلاجەیە بوو پێمان نەخورە ئەوەی سە نەرم بووەتەوە ئێستا خواردمان چەند دانەخوات کاکمەریوان تا 4 ئاگادارم تا ئێستا دوان دوانیشی خستۆتە گیرفانێ بۆ 8,000 جژنانە ماوە ناوێت بەم بەیانە 8,000 12,000 ماوە قەی ناکە شەو یە تۆ شوێنی خۆی وایە ڕاستی کاگەرکان لەبەرەوەی جلەکانی ئەوە نییە شایانیەوەیە کە جژنانە بە ئەرکان سەر پێ سێرەکەی تر ژەنیارەکانمان هیچی خۆی ناگۆڕێکێ بۆ کوچاڵە نەوەک پارم لێسەر حەوت بۆ من و 6 بۆ سەرکۆنیە خۆ پێسەڵان پێنیە کاکمەریوان پێنێ بۆ ماوەت کاتەوە دەست خۆش دەستان خۆش وەڵا بەڕاستی جەژنە زۆر کەوت ئەویش ئینشەڵا بۆ دوای ناوبڕەکەی تر ئەمیش دەفعەکەین شتێکتان بات زۆر باشە دەستان خۆش دەستان خۆش بێ بچینە لای گۆرانێکی تر فەرموو کاکمەریوان بمشانو بوشانو تخلي دسمانو وادي منو تودي كان يكي عشقانو وادي منو تودي كان يكي عشقانو كان يكي عشقانو
چەندم پێوتی گوڵە بە تەکبیرم بێ چەندم پێوتی گوڵە بە تەکبیرم بێ بەجۆ نەکردم واگیرم بێ بەجۆ نەکردم واگیرم بێ بەمشان و بەوشان و تۆ خولیە دەسماڵ و بەمشان و بەوشان و تۆ خولیە دەسماڵ و وادەی من و تۆ دەیدن کانیەکەی عاشقات بوو وادەی من و تۆ دەیدن کانیەکەی عاشقات بوو کانیەکەی عاشقات بوو دنیایەکەی خۆم کە بە قوربانێ دنیایەکەی خۆم کە بە قوربانێ بۆ بێ ڕەفیقی نەو خیابانێ بۆ بێ ڕەفیقی نەو خیابانێ بەمشان و بەوشان و تۆ خولیە دەسماڵ و بەمشان و بەوشان و تۆ خولیە دەسماڵ و وادەی من و تۆ دەیدن کانیەکەی عاشقان بوو وادەی من و تۆ دەیدن کانیەکەی عاشقان بوو کانیەکەی عاشقان بوو خوا بەخێر بێتەوە دەنگە خۆش بێت زۆر سپاس بۆ ئێوەش بەڕاستی گۆرانەکانی بەڕێزی یەک لێک تایبەتترن و کۆمەڵە گیادەوەری زۆر زۆر جوانمان هەیە لەگەڵیان لەبیدایەتەوە وتم هەنێشتمان حازر کردووە کە ڕووی مەجلیس و جەژنی هەبێ ئەجنانی زۆرمان هەیە بەڵام خاون بۆ ئەمڕۆ ئەمانەمان هەڵ بەس ئەوەی ئێمە ئێستا ببینێ لە ماڵەوە جەژنە بە خێزانی دانیشت بێتن کاکمەریوان ببینن ئەڵێ یەخوا هەر دەنگە خۆش بێ ئەمە بەنای ئەوان و بەنای خۆشمە قسەیەکەم بەڵام یەشێ لە گۆرانیەکانە کە چووەتە ناخمانە و بەردەوام حەزمان لێتی گەڵاگەڵایە ئەنجا نازانم چەند کۆپلێکمان پێشکەشەکەی بۆ ئێمە بۆ بینەرانیش حازرتان کردویان نەوەڵاتمان خاوە بەس حەزەکەین هەر لە شوێنی خۆشتەوە کاگرەباش گەڵاگەڵای یەکێکە لە گۆرانی خۆشەکانی کاکمەریوان حەزەکەین وەزام عەجەمە گەڵا گەڵا عمرم دایە دەسە و عاشقەی لە دێڵما بوو کە وەک باران بۆ پاڵ و پۆ وەکو سێبەر لەگەڵما بوو گەڵا گەڵا عمرم دایە دەسە و عاشقەی لە دێڵما بوو کە وەک باران بۆ پاڵ و پۆ وەکو سێبەر لەگەڵما بوو من وانە وشەی هەناسی خۆم دایاوی ڕۆژگاریە من وانە وشەی هەناسی خۆم دایاوی ڕۆژگاریە تا تێریفەی چاواکانی پتر بگرێ هەڵاڵی شەو تا تێریفەی چاواکانی پتر بگرێ هەڵاڵی شەو
هەردەنگە خۆش بێت گۆرانیە ساڵی چەند تۆمارت کرد و پێمان خۆشە بزانین شعرەکە تێکستەکەی چێە ئەم گۆرانیە ساڵی 2002 لە ئەلبومی دیە بڵاومان کردو هەر لە کورساتیش لە ستۆدیۆ تەسویرمان کرد هەر بە سادەیی ڕۆیشکە کاتم نەبووە کاتە لە ئایسلندا ژیام کاتێک کەم لێرە بووم ئەگەر ڕامەوەیت نەمانتوانی تەسویرشتی بۆ بکەین هەرەوە بوو لە ستۆدیۆ لە کورسات کردمان شیعری کاک ئیسماعیل خوڕماڵیە و ڕێز خۆشەی زمانی باشە کاک مەریوان چی وا کات کە بەرهەمی هونەرمەندێک زۆر لە ناو خەڵکا بمێنێتەوە ڕەنگە زۆر کات هونەرمەند هەبێ بەرهەم بڵاو کاتەوە کلیپێکی زۆر زۆر جوان و تایبەتیشی بۆ کردبێ بەڵام لە ناو دڵی خەڵکا زۆر نامێنێتەوە هەر ماوەیەکی کەمە بەڵام ئەم بەرهەمانەی بەڕێستان ئەگەرچی ساڵانێکی زۆری شەوتراوە بەڵام هەر بە زیندوێتی لە دڵ دەرونی ئێمەمە ڕاستەکە وڵا زۆر هۆکار هەیە ئەو سەردەمانی ئێمە گۆرانیمانەوت گۆرانی بێژ هەم کەم بوو هەم زەحمەتیش بوو ئیشی هونەری یعنی گولفەیەکی زۆری ئەویست اینجا گوێگری مۆسیقا و گۆرانیشمان زۆر بوو ئەو سەردەما مەسەلەن ئێمە کۆمەڵی برادەر بە یەکەوە کۆ بووینەوە بەرهەمێکمانە کرد هەمووی بەڕۆحیەتێکی هونەریەوە مەسەلەن کۆ بووینەوە بەڵام ئێستا کە کۆ بینەوە زیاتر ئەبێ حساباتی مادەکەی بۆ بکەیت کە چەندی تێچێ چەندێک کاتی ئەوێ و ڕۆژانەش ئەبینین لە سۆشیال میدیا چەندین بەرهەمی تازە بڵاو ئەبێتەوە ئیتر یە بەسەریا ینی شتەکان ئەمەە زۆر یە بەسەریا ئیتر ئەوەی تۆ وەکو کابراڵێ نەبێ بەڵام شتی جوان و پاک و پوخت هەرمێنێتەوە بێقمانەوانە هیچ کاتێ منەڵێم هون سۆشیال میدیاش کاریگەری هەیە بۆی کە ئێمە جاران گۆرانیەکمان تۆمارە کرد مەبلەغی 1000 دیناری تێچوو ئەو کات ئەو گۆرانیە ئەمە خستە سەر کاسێتێک و تر لە هەموو ستۆدیەکان بڵاوە بۆ لە ناوشار خەڵگە ڕۆی بە تایبەتی داوای ئەو گۆرانیە کرد یان خستە سەر کاسێتێ بووی بەڵام ئێستا ئەو شتانە نەماوە ئەوەی کە ئەتەوێ ڕاستەخۆ لە یوتیوب وەریەگریت و ئەو دەقەیە جێوێکی خۆتی پێوەرەگری و ئیتر ئەوە نییە بڵێ بەدڵ بە ڕۆح گوێ لە گۆرانیەکە باشە خۆی من ئەڵێم هەمیشە گۆرانیانە ون نابن ینی چەندە بابەتی تازە و گۆرانی تازە بێت ئەوەی کامێنێتەوە بۆ بینەرە بۆ گوێگرێتەوە ئەیکەی بەڵام من پێم خۆش وەکو نەرمەندێکە ماوەی چەند ساڵێکی زۆرە ئەزمونت هەیە لە بواری گۆرانی وتنە و ئەو تێکستانەی هەڵێ بژێری بێگومان هەمووی چەندێک پرس و ڕاو چوونەوە پیاە و لە خۆ نەدوتووە بەڵام ئێستا ئەبینی کۆمەڵە گەنجی زۆرمان هاتوونەتە پێشەوە و گۆرانی ئەڵێن زۆر جار گۆرانەکانی بەڕێزی و نەرمەندەکانی تر ئەم گۆرانیانە ئەڵێنەوە وەک خۆت پێمان خۆشە لە زاری خۆتەوە تا چەند گرنگە بیڵێنەوە گۆرانەکان بەڵام لە ڕەسەنایەتی لای نەبن بۆ نمونە دەستکاری نەکەن بۆ نمونە بە شێوازێ نەوتێتەوە ئەگەر نەوتوانی مێڵێ ئەگەر توانی بە جوانتر بێڵێ بۆ چوونی ئێوە چیوەکو نەرمەندان کە ئەو گۆرانیانەتان تۆمار پێوەسا زۆر گەنجێڵێتەوە بە شێوەیەکی گشتی گۆرانەکانی من زۆر کەم ئەوترێتەوە ینی هەموو کەس خۆی نایە لە قەرەی نەزانم هۆکارەکەی چییە دیارە من حەقی تاو ماوە بە گۆرانیەکە بۆیە مەسەلەن خەڵکیکە نایڵێتەوە زۆر جاریش هاتوونەتە سەر خەت لەگەڵما لە پەیجەکەەوە و لە سۆشیال میدیاوە پرسیاران لێ کردوم یعنی دوای ماوەیش کەم لە بڵاوکردنەوەی بەرهەمەکە پرسیانە لێ کردوم ئەگەرە توانین بیڵێنەوە ئێوتومە ئەگەرەزانی خەلەلێک لەوەی منە هەیە کە وتومە هیچ ئەو تامچێژەی نییە کە من وتومە ئەگەر تۆ باشترێ ڵێ بیڵێ ئیتر خۆیان وەکو شتێک بڵێ کشاونەتەوە لەوەی کە لە من باشتر بیڵێن یان نەیڵێن لەبەرەوە زۆر کەس تا ئێستا خۆی نەیاوە لە گۆرانەکانی من ئەو گۆرانێک کە هەڵم بژاردە بۆ وتن لە میلۆدی و لە تێکست و لە ئەدا و قەینا مۆسیقا خۆم زۆر هینم نەکردو ینی بڵێن تێر و پڕم نەکردو لە مۆسیقا زیاتر بەهۆی نەبوونی کات بووە ئەو کاتانەی لە دەرەوە بوو بەڵام هەوڵم ماوە تەواو گۆرانەکە تێر و پڕکەم بۆی کەسێک نەیە بڵێ وڵی ئەو خۆشتری و تۆ لە ئاسڵیەکەی تا ئێستا بۆیە خەڵک گۆرانەکانی منی زۆر نەوتۆتەوە چکە من تەواو هەق ماوە بۆ گۆرانەی کەوتومە ئەگەر ئەژڵێن لە من خۆشتری ئەڵێن هەر کەسێ لێ با بڵێت لە من خۆشتر بێ دەستەکانی خۆش بە کاکە مەریوان بەردامە بی لەگەڵمان بەرهەمی ترمان ماوە پرۆگرامە تایبەتەکەمان هەر بەردامە بێ بەڵام لە ئێستا پشوێک وەرەگرین ئێوەش لەم پشوەیە ئەگەر میوانتان هاتوو سەرقاڵبن لەگەڵ میوانەکانتان و دواترە گەڕینەوە لاتان لەگەڵمان بن. خۆشەویستان جارێکی تر سڵاوتان لەبێ و لەگەڵتانە بەردەوامین ئەتوانین ئەمڕۆ بڵێن کۆمەڵی گۆرانی زۆر جوان بە دەنگە خۆشەکەی کاک مەریوان و
میوانێکی زۆر زۆر ئازیزیشمان لایە کە ئەمڕۆ کۆمەڵێک لە یادەوەریەکانی خۆی کۆمەڵێک لە ئەو کات و ساتانەی خۆی کە جەژن چۆن بەڕێکراوە و ئەو کاتانە جەژنانە چۆن بووە پارەی وردە هەبووە کە دراوە ئێستا ئەمڕۆ ئێمە من و لانە هەر بە پارەی کاغەز پارەمان وەرگرت بەڵام چێژێکی تایبەتی خۆی هەبووە ئەویش زۆر بەڕێز مامۆستا فەهمی ئەمینە کەمەک و مامۆسایەکی خانەنشین کە بەڕێزیان چەندین ساڵ خزمەتیان کردووە لە بواری پەروەردە و هەروەها خزمەتیان کردووە لە بواری ئەدەبیات و ئەو بابەتانەی کە زۆر کاریان تویا کردو بۆ خزمەتی ئەم میلەتەمان بوو بەڵام ئێستا وەکو مامۆسایەکی خانەنشین هەندێک لەو یادەوەریانەشی لە پرۆگرامەکەی هاوکارم بەرزانیشە کە چەندین وێنە و چەندین یادەوەری لەگەڵ هاوڕێکانیان لە پرۆگرامی تایبەت تا پێشکەشین ئەم ڕۆژوەکو جەژن هاتووەتە ناو پرۆگرامەکەی ئێمەوە مامۆستای گیان زۆر زۆر بەخێر بێ جژنە لێ پیرۆز شاوەکە من بێوەی یاخوە عفودانی شەمان قوربان پیرۆز بێ لە هەموو بەخۆشی بێوەی ڕەبی سپاس نانی جژنە خوارد نانی جژنە خوارد بەڵێ بەڵێ جژنی ڕەمەزان پیرۆز بێ لە هەموو کوردێک لە نیشتیمانەکەم کوردستان ناڵێم هەر چوار پارچە من لە ژیانمە گەشتبین بووم ڕەشبین نیم لەم گۆڕانکاریی کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ڕوئا من گەشتبینم ببینم نەخشەی کوردستانی گەورە لەسەر نەخشەی ژیان پیرۆز بێ لە هەموو موسڵمانێک کە خۆشبەختی و خۆشی کوردی ئەوێ هیوادارم ئێوەش هەمووتان سەرکەوتوو بن پرسیارکەن و وەڵامتان جژنە خوارد و مامۆستا بەیانی زوو چیتان هەبوو بێەوە ناخۆش خانمەکەم خۆم و خۆین پەروین خەڵکی مەڵکەنیە فەرەجی حاج خوشکە زای کاک شۆڕش زمایلیشە خۆم و خۆی ماوین بەڵام ئەبێ وەکو خۆی مادەم لانەخان گیان سواری لێ کردم پێش ژێژن قەلێگە کڕێ بۆیە منەی کرم و بۆیە هێن بەشی با بڵین مناڵانە ماڵی خۆیان هەیە بۆ جێژن بۆ من و خۆی قەلدانێ بە برنجی کوردیەوە بە ڕۆنی حلەوە بە قەیسی و قوربان ئەو برادەرانەڵە دوای بەرنامەچین بە ماڵی مامۆستا ئەمریکان هەمووتان وەرە نەمنیوەڕۆیە من لە خزمەتتانە نان خۆشحاڵە بم بڕواتان بێ ئەم زۆر خۆش لانەخانجان بڕوا بێ ئاوە ئەم چاو پێکوتنانە نییە ئەگەر بڵێم 10 ساڵ گەنجمە کاتەوە چونکە ئەمە ئاسوودە بێ بەمە کە ئێوە ببینم بە گەنجی و بە جوانی و بە خۆشبەختی پرسیارکە وەڵام بمەوە جاران ئەمڕۆ هەر کە هاتی تەناستۆدیۆکەوە ئێمە یعنی زۆر دڵخۆش بووین چاومان ڕۆن لەبەرەوەی ئێوە کەسانێکن کابێ شانازیتان پێوە بکەین لەبەرەوەی ئێوە چەندینەوەی وەکوی ئێمەتان پەروەردە کردووە فێری نیشتیمان پەروەریتان کردوین فێری زانستیزانیتان کردوین ئەبێ ڕێزی ئێوە لای ئێمە هەبێ بەڵام زۆر دڵخۆش بووم لەگەڵ خۆتا کۆمەڵە پارەی وردەت هێنایە ئێرە جا من حەزەکەم بلانە پارەکان بێنم بۆی کە ئەم پارانە مامۆستا دەست ئەوە بەهین ئەوە مەلیشیە ئەمانە ئەوە بە جیاداینە و بە ڕیس فلس و فلسی و ئەبێ وەکو خۆی ئەوەی کە وەکو خۆی باشە ڕێزیکە ئەوە مەلیشیە ڕسمی مەلیکەکەی تایە مەلیک فێسەڵی یەکەم خۆشەویستان هەر ئەگەڕێتەوە بۆ ساڵی 1940 ئەمە پارەی مەلیکیە کە نووسرا مەلەکل عراق ئەوە یەکێکە لەو پارە وردانەی کە ڕسمی مەلیکی تایە ئەو کاتە بەکارە ئەمە چەندێک بۆ مامۆسامان پارێ ئەوە کە هەیە بەڵێ ئەوە هی سەرەتای پەنجاکان قیمەتی ئەمە چەنە بوو قورمانجانەوە نرخی زۆر بوو 1 دیناری عێراقی بڵێین نزیک $5 زە ئەو حەلە $6 ژەوە ئەمە بە جێژنانە ئینجا هەمووی لە جێژنانە وەرم گرتووە حتا 50 فلس ئەو کونەی کە تایەتی ها ئەکرایە ملوانکە کچێک کردە ملی ئەو حەلە ژن وەکو پیرۆزێک 20 فلسی بەڵێ ئەم پارانە وەختی خۆی
ئەمە درا بەیتر بە جەژنانەوە کاغەز نەبوو خێر جا ئێوە ئەمە وەرەگەر لە پێوازان وانەشم لایە باشە ئەو 5 فلسیە هیچ یەکرد مامۆستا قوربانجان اینجا با مادەم لانە خانجان و کاکسەنگ مادەم باسی ئەوەتان کرد ئەوە 5 فرسیە لە پێشا 4 بوو 4 فرسی دوایی بوو بە 5 فرسی ئێمە کە زۆر مناڵ بووین 2 فلسمان هەبوو پێشەوەی بچینە مەکتەب من چوومە مەکتەبی غازی 2 فلسەکە یەک نوقڵی فرسێکی ترش و شیرین یەک فلسی شروب هەبوو لە ناو سینیە لە ناو ئاردەکە بڕواتان بێ ئەو شروبە هەمووی ڕەنگ و شەکر بوو ئەو خستە ژێ زمانێ ئەتوایەوە لە پاقلاوەیەشی ئیستا خۆشتر بە یەک فلس مامۆستا یەک فلس باو فلسە ڕق بوو خۆی تێکەڵ کراوە بوو حتا ناوی مەکتەبی غازی لای ئێمەرجنسی بوو بەرامبەر ئەوێ باجیای شێدایەنە کە هاتینە دەرەوە لە مەکتەبی ئەمە مناڵ بووین ئێشی شروعێکمانە خستە دەمانەوە لە ماڵی شۆ خۆی دروستیەکە خۆی لە ماڵەوە ماڵەکەی بەرامبەر مەکتەبی لەمە بێ ئێستا شێ مەحمووە تەنیش ئێمەرجنسی مەکتەبی غازی بوو بە ناوی مەلەی غازی کە ملیشی دووەمی عێراق بوو دوای مەلک فەیسەڵی باوکی کوشتیان ئەویان بە دەعم ڕاستە من نووسراوە ساڵی 1950 یەک فلسیە و ئەمەش وەکو مامۆستا باسیەکە یەک فلسە دوای ئەوە هاتینەتە سەر دەفلسی ئەوانە پارەکان پیشان بین دوای دەی 25 و 50 هەبوو ئەمە نیو دیناریمان پێ دوای 500 فلسیە نیو دیناری دوای ئەوەش دیناریە کەشمانە بازم لانە دیناریەکە لایمنەوە لە سەردەمی منام دیناری هەبووە بۆیەوە گفتەوە بەدەستەوە من کام دیناریەم وەرەگرت لە جژنە حەزم زۆر لە عەمبەروەرید مامۆستا عەمبەروەریدی شەب بووە نیە لانە خانوجان کاکسەنگەر من جژنان باسی جژنی ئەو حەلە و ئێستا قەناعەتان بێ خۆشی ئەو حەلە جژنی ئەو حەلە گەلێ لە ئێستا خۆشتر بوو جارێ ئەم کورسی و با بڵێین ماین چەقەڵ و ئەمانە نەبوو چییە بوو مامۆستا عارەبانە تریشقەکە یەکی بە عانەیە سواریە کردین ئەو هەڵیەک تەکانین بەڵام پاسێکی تەختە هەبوو لە بەردەم مەکتەبی فێسەڵی پاسێکی تەختە ئەو خۆش بوو بە عانەیەک سواریە کردین ئێمەش سوارە بووین پڕیە کرد 8 جادەکەی بەرسەرا چارەکی ئەی بردین هەی بەلار و بەلارمان لێ خۆزگە بەو حەلا بۆ ئەو حەلا دراوسێ خوشک و برابوون باری کۆمەڵایەتی ئاوا بوو گۆڕانکاری ئەم تەکنۆلۆژیا و جیهانە وای لێ کرد تا ڕادەیە باری کۆمەڵایەتی کەس بووە هەیە ئێستا من پیاوانی گەڕەکم من لە سەر سیمەترێکەکەم توی مەلیک پیاوانی گەڕێکی یەکەم کەسیان بۆ ماڵی ئەمە کۆوە بینەوە و ئەچین بۆ ماڵان نوقڵەکە وەرەگرین عینە نێستایی خێنە جرفانمەوەی هێنمەوە بۆ خانم نوقڵاوەنگە ڕاستە ئەکە جلی کوردیان بینی وتیان مامۆستا ئەم ڕۆژلی کوردی وتۆ وەڵا بە خۆشحاڵیەوە کۆرسات یە بانگ مەکە بۆ ئەوی باسی جژنی ئێستا و جژنی جاران جژنی جاران دایکم جلێکی بۆ کردم 2 ڕۆژ لەوە پێش 2 ڕۆژ پێش بەڵێ من لە سابونکەران لە دایک بووم جادەی بینی ئۆرزی و سابونکەران ماڵی ئێمە شوێنی شەربەتەکەی هادی بەرامبەر ماڵی حاجی مەلا شەریف و مەحموود خەفاف با زۆر درێژەی پێنەم دینارێکی ئامێ وە جەژن جلەکەی بۆ کردم لە لای سەرینەکە دامەنا خوایەکەی ڕۆژە بێتەوە لەگەڵ مناڵانی گەڕێک ئەڕۆین سینەما ڕەشید دروست کرابوو سینەما دڵشاد نەبوو بە چلی ڕۆژێکە چوین بۆ سینەما باقی تریتر خەرجەکرا باشە مامۆستا لە ڕابردووە من ئەمە باوکم بۆی گەڕاومە بەڵێ ئەیوو جەژن لەگەڵ هەموو ناخواردن و سەردانیکردن و لەگەڵ خۆشیەکانە یەک نەریتی جوان لە کوردەواریا بوو هەر کەسێک ئەگەر دڵگرانیێکی بەرامبەر کەسێکە بووە ڕەفیقێکیە بووە خزمێکیە بووە ئەوی چیە بروچە بوو لەوەی کە کامیان زوو بچێ بۆ لایەن بۆی کە داوای گردن ئازای و باوەشی پیا بکات ئەو نەریتە جوانە چۆن بوو مامۆستا هەرماوە
ئەگەر یەشێک با بڵێن وەک فەرمووت لەگەڵ یەشێککە ناخۆشیێشی کردبێت دڵتەنگێشی لە بینیان نابێ هەموو ئاوا کۆنەوە بووینەوە ڕێک هەردووشیان نەبانگە کرد لە تەنەشیەکەوە باشە تەوقیان نەکرد یەکتریان ماژە کرد ئەوە نامە ڕاستە ئیتر گردنازایی خۆشیەکە زیاترە بوو لە بەڵێ اینجا زمانی زووش بە ئەمەش بڵێم چکە ئەم کۆبوونەوەی پێویستی بە نکتەیەکی خۆشی شەیە ڕێباجیۆ بگرێت زمانی زوو کەسایەتیەکان هەر لە ئەحەی کوڕن و تا خاڵە ڕەجەب تا حەسەن شیرین تا ئێزەد یەک پارچەی برام دایکم ناوێ نایەک پارچە یەک پارچە دڵمی قسەکانیم کۆ کردەوە پێشمەرگە بوو لە 16ەوە لە هەفتە هاتەوە ئۆتۆمبیل لێیە یەکێ لە قسەکانی سەرا بەشی خوارەوەی مەحکەمە و شورتە بوو حاکم فایق وشیار بەڵام حاکمێشی وشیار هەمەی فەرجەفەنی لە تەنیشەوە گەڕاجی هەبوو ئێستا هینی نەخشبەندیە با بڵێن تەلاری نەخشبەندی ڕۆژە لای حاکم فایقە بێ ئەڵێ با عیزەت یەک پارچە بانکین قسەیەکی خۆشمان بۆ بکە وەڵا جەڕس لێ فەڕاشەکەی بانکە ئەڵێ بڕۆ لە چایخانەی با بڵێن شارەوانیە لە سەرەتای جادەی سابونکەران پێوترێ چایخانەی هەورامیەکان ئیزعاجی کە تا لێدا بەڵام نەکەی دەستی لێکەیتەوە ئەو دۆمینەکە کاکە جیانوازم لێوێنە دۆمینەکە وڵا ئێز 6 بۆکس ئەڕوا بۆ لای حاکم شورتەیە گەنێرە لەگەڵی ئەڵێ بڕۆ بانیکن حاکم فایق و شار بە کاتبەکەی ئەڵێ ئابنووسە لەبەرەوەی ئێزت یەک پارچە لە فەڕاشی حاکمی ئەوە بڕیارمان نا 5 ناجەزا ئەوش 10 دینار داهەنێ ئەڵێ وەرە باقیەکەی ئەڵێ نووسراویشکە بوو نووسابا بێتە دەرەوە بای پێنجەکەی تر تێ هەڵە قسەی خۆش جاران زۆر بوو بەداخەوە ئێستا بە حکمی تەکنۆلۆژیا ئەوانشکەم بۆ ڕاستە دەست خۆش بەمان بسانە بەردامە بین لەگەڵ تا ئەگەر چی لە ڕۆژانی جەژن و پشەکانە زۆرێک لە دام و دەستگا حکومەکان و تەنانەت شوێنە ئەهلەکانیش کارمەندەکانیان ئەنێرنەوە ماڵەوە لە ماڵەوە بۆ ئەوەی کە جەژن لەگەڵ خێزانەکانیا بکەم بەڵام لە پاڵ ئەمەشە زۆرێک لە شوێنەکان هەیە کە لە کاتی جەژن و بۆنەکانە ئەوان ئەرکەکانیان قورسترە بێ بۆ ئەوی کە هاوڵاتیان بتوانن بە خۆشی سەلامەتی جژنەکان بەڕێ بکەن ئەوانیش برادرانی بەڕێوەبەرایەتی پۆلیسی هاتوو چۆ برادرانی وەزارەتی ناوخۆ تەندروستی زۆر شوێنی تر کە ڕەنگە ناویانم بیر چێ لەشی هەمویان ساغ بێ ئەوانن کە ئەتوانین ئێمە جژنەکەمان بە خۆشی سەلامەتی بەڕێ بکەین هەر بۆیە هاوکارمان سۆنیا گەر هەڵە نەبم لە لای برادرانی پۆلیسی هاتوو چۆیە سۆنیا سڵاو لێ بێ ئەم کاتۆ باش بێت پێمان بڵێ تۆ لەکوێی هەروەها گەر هەڵە نەبم لەبەر دەرکی سەراوی هاوکارانم پێیان وتم مامۆستا باسی سەرای بۆ کردینەوە سۆنیا لەوێ ئێستا ئێمە جژنە پیرۆزەی خۆمان ئاڕاستەی برادرانی پۆلیسی هاتوو چۆ برادرانی فریاکەوتنەکەین سەرجەمیان ماندوونە بن لەشیان ساغ بێت لەم بارەیە زانیاریەکان لای تۆ چی هەیە؟ بەڵێ لانا سەرکە دووبارە سڵاوتان لەبێ و سڵاو لە بینەرانمان ئێمە ئێستا لە بەردەرکی سەرای شاری سلێمانین بێگومان وەکو دەزانین لە هەر بۆنەوە هەر کاتێکی دیکەیە بێ تیمەکانی شار تیمەکانی وڵات بێگومان ماندوونە ناسانە لە هەوڵ و ماندووبوون و شەونوخونیان تاوەکو بتوانین لە جژن و بۆنەکانە زۆر بە ئازادانە زۆر بە ئاشتیانە بۆنەکانی خۆمان باڕکەم بێگومان کارمەندانی هاتوچۆ پۆلیسی هاتوچۆ هێزەکانی ئاسایش و پۆلیس و وەزارەتی ناوخۆ و تیمەکانی تەندروستی شەو و ڕۆژ لە ئەرکدان تاوەکو ئێمە بتوانین بە ئازادانە و بێ هیچ گرفتێک ئێمە جژنی خۆمان بکەین و هاوڵاتیان بە دوور بن لە هەر ناخۆشی و کێشەیەک و لە ئەگەری ڕووبوونەوەی هەر بابەت و هەر گرفتێکیشدا ئەوان ماندوونە ناسانە دەوەستن و هاوکارەکانی خۆیان پێشکەشی هاوڵاتیان دەکەن ئێمە بە پێویستمان زانانی وەکو پرۆگرامی ڕۆژێکی نوێ بەڕاستی چکلێتی جەژن پێشکەشی ئەو تیمانە بکەین کە ئێستا بەشێک لەو تیمانەی کە لە بەردەرکی سەرای شاری سلێمانی وەستاون ئەگەر لەگەڵمانە بن ئەچینە لای بەڕێزیان و پیرۆزبایی جەژنیان لێکەین و بزین ئەوان پامی ئەوان چیە لە جەژنە سڵاو لێ بێم کاتۆ باش فەرمووت کلێتی جەژنی دەستگای میدیای کورسات پیرۆزبایی خۆت لەکێکەیت پیرۆزبای خۆم ئاڕاستەی هەموو خەڵکی خۆشەویستی شاری سلێمانی و
ئێمە بەم جەژنە لە خزمەت خەڵکی شارە خۆشەویستەکەمانین بەخێر دەستەکانە خۆش بە زۆر سپاس بەڕێستان وەکو کارمەندێکی هاتوچەی شاری سلێمانی لە جژنە پەیامی تۆ چییە کە ئێستا لە ئەرک دایت؟ جەژنە پیرۆزەمان هەیە بۆ سەرجە مسلمانان لە هەموو جیهان بە تایبەتی کوردستانی خۆشمان و ئاگاداری خۆیان بن سەلامەتی هەموو شتێکە دەستەکانی خۆش بێ خاڵمە خاڵە سەلام جژنە پیرۆز جژنی تۆش پیرۆز پەیامی تۆ چییە؟ جژنە پیرۆزە لە هەموو گەلی کوردەکەین و هەر لە خۆشی دابن دەستەکانە خۆشبەیەکی کتە لەو کارمەندانی هاتوچۆ کە لێرەیە جەنابتان لە ئەرکدان بیرم چوت نقول بم بە ئێوە فەرمو بەڕێزم پەیامی تۆ چییە؟ پیرۆزبایی جەژن لێ و لە تەواوی مسلمانانی جیهانەکەین دەستەکانە خۆش بێ بەڕێستان ئەمڕۆ لە ئەرکدان و پەیامی تۆ جەژنە پیرۆزی تۆ بۆ کێ؟ جەژنە پیرۆزەمێ لە سەرجەم مسلمانانی جیهان و کوردستان بە تایبەتی واروادە خانەوادە بەڕێزەکەشم ئەمە ئێستادا لە ئەرکان بۆ پاراستنی سەرۆماڵی هاوڵاتیان و ڕێنماییکردنی شۆفێران زۆر سپاس بێش دەستەکانە خۆش بێ سڵاو لێ بەم کاتۆ باش جەنابتان بەخێر پەیامی تۆ چیە لە جەژناکە لە جەژنا بەڕێستان لەگەڵ تیمەکانی هاتوچۆ و کارمەندان لە ئەرکدان و بە تایبەت بۆ سەقامگیری و بۆ هەر ڕوبەڕوونەوەی هەر گرفتێک پێشەشی بەخێر بێن زۆر سپاسی کەناڵی کورسات دەکەین بەم بەسەرکردنەوەیە ئێمە وەکو بەڕێوەبەراتی هاتوچۆی سلێمانی لە هەموو بۆنەکانە ئاوا بە شێوازێکی ڕێکوپێک هاتوونێتە سەر جادە و لە ئەرک و فەرمانە بووین زۆر سپاسانەکەن جەژنە پیرۆز بێت پیرۆزباییم هەیە بۆ هەموو کارمەندان هێزەکانی ناوخۆ بگرە ئەو کەسانی کە لە واجبان و بۆ هەموو گەلی کورد زۆر سپاس بۆ بەڕێز سڵاو لەبێ زۆر سپاس سڵاو لەبەر پەیامی تۆ پیرۆزبایی تۆ لە جەژن پێشەکەی جەژنتان پیرۆز بێ گوێی سەلامەتی بۆ تەواوی خەڵکی سلێمانی و گشت مسلمانان دەستان خۆش بێرەکان کرد دەستەکانە خۆش بێ فەرموو تۆش چکلێتی جەژن هەڵگری هێڵێنمایە چێ بە هاوڵاتیان لە جەژن سپاس دەکەم جەژنە پیرۆزەم بۆ بەڕێستانەیە هیوادارم شۆفێران پابند بن لەم جەژنان ناخۆشی و کارهەساتی دڵتەزێن نەکەن بۆی کە جەژنەکان لێ تێک نەچێت دەستەکانە خۆش بێ زۆر سپاس دەکەین پەیامی تۆ چێ لە جەژن سپاس دەکەم دەستان خۆش بێ جەژنتان پیرۆز بێ لە برایانیش دەستان خۆش بێ زۆر سپاس سڵاو لێ بێ تۆش پەیامی خۆت بگیر بەخێر بێ سەرچاو دەست خۆش بێ سەرەتا بەخێر بێن جەژنە پیرۆزەش لێەوە لە هەموو لایەک و لە خانەوادەکەم و لە دایکم و باوکم و هیوای سەلامەتی بۆ هەموو شۆفێران دەخوازم هیوادارم کە لە سەرخۆ بن و تووشی هیچ ڕووداوێ نەبن زۆر سپاس بەخێر بێن سەرچاو دەستەکانە خۆش بێ بەڕێزیشتان جەژن زۆر سپاس جەژنتان پیرۆز بێ هیوام سەلامەتی هەموو لایەک دەستەکانە خۆش بێ جژن لە ئێوەش پیرۆزەکان گیان بەخێر بێن لەشتان سپاس دەکەین لەشتان پیرۆز بێ و هەلە ڕۆژێکدا جەژن شادی بێ بەڵێ لانا سەرکۆ ئەمە دیمەنەکان بەڕاستی دیمەنەکان دڵخۆشکەرن لێرەکە بێگومان بە هاوکاری هەموو هێز و تیمەکان لێرە لە خزمەت هاوڵاتیانی خۆیاندان ئەوەی جێی تێبینیە لە لای من ئەو ڕێبوارە ئەو خەڵکانە ئەو شۆفێرانی کە بێرە تێپەڕە بن و هێزەکانی ئەمان ئەبینن سڵاویان لێکن و دەستخۆشیان لێکن کە لە بۆنە و جەژنەکانیشە ئەمان لە ئەرکان و خەریکی کاروبارەکان و خۆیانن ئەمە بێگومان جێگەی دڵخۆشیە و ئەمان بەردەوام لە ئەرکدان ناو بە ناویش لێرە تیمەکانی تەندروستیش ئەبینم کە لە خزمەتی هاوڵاتیاندان بێگومان ئەوان ماندوونە ناسانە کارەکەن و جژن و بۆنەکانیان بۆنیە و بەردەوام لە خزمەتی هاوڵاتیان ئەمە زانیاریەکان بوون لە بەردەکی سەرای شاری سلێمانیەوە دەست خۆش بێ سۆنیا سپاس بۆ تۆ سپاس بۆ هەموو ئەو برایانەمان کە لەوێ ئێستا بۆ ئەوەی کە ئاگایان لە تەواوی ئاسایشی شارەکە بێت لە وەرەوی هەمومان لە نێو ماڵەکانمانن ئێزانی گەنجەکانمانە چنە سەر شەقامەکان بۆیە ئێمە دەستخۆشیان لێکەین بە درێژایی ئەم سێ ڕۆژەش بێگومان لەوەی کە لە پلانیانەیە لە برادرانی بەڕێوەبەرایەتی پۆلیسی سلەیمانی بەڕێوەبەرایەتی هاتوچۆی سلەیمانی بەڕێوەبەرایەتی تەندروستی سلەیمانی و هەموو تیمەکانی تر بەگشتی ئەگەر ناوینەبێت ئێمە بە هەموو بەگشتی باسەکەین کە ئەمڕۆ بە درێژایی ئەتوانن لە ئێشگرابن بۆی کە هیچ گرفتێ بۆ ئێمە دروست نەبێ و لە هەمان کاتچان لە ڕۆژی عەسرا ئێزانین کەیتر ئۆتۆمبیلەکان بەرەو چیای گۆیژە بۆ خۆشی دەربڕین هیوادارین ئێمە ژۆک و هاوڵاتیان پابەند بین بە ڕێنمایەکانەوە تیژڕەوی نەکەین هیچ ڕووداوێک ڕوو نەدا بۆی کە بتوانین جەژنەکەمان بە خۆشی بەڕێکەین یەخوا لەشیان ساق بێ و 100 جار جەژنیان پیرۆز بێت چونکە ئەوانە زۆر ماندوو بەڕاستی بێمانەوە ئەوانن هۆکارێکن بۆ ئەوەی کە ئارامی شار و وڵات پارێزن و ئێمە بتوانین بە خۆشی جەژن بکەین ماندوو نەبن هەموو لایەک لەشیان ساق بێ بچینەوە لای کاکمەریوان مامۆستا جۆمان لە گۆرانێکی خۆش بێ بەدەنگی کاکمەری فەرمو کاکمەریوان
جان ليلى تباوان بزماني شيرين ليلى جان وربي لاوان أغليلو دغليل ليلى جان ليلى تباوان بزماني شيرين ليلى جان وربي لاوان أقارت وحسكي أملك يا من بلاويني أقارت وحسكي أملك يا من بلاويني جوزها القري أملك يا لا در أوديني جوزها القري أملك يا لا در أوديني أمان ليلو ليلى ليلى جان ليلى تباوان بزماني شيرين ليلى جان قربي لاوان أمنك يا قارد وغباري لا ديم درك أمنك يا قارد وغباري أمان ليلو ليلى ليلى جان ليلى تباوان بزماني شيرين ليلى جان قربي لاوان بساتي لا لا أمك يا داني شمقل شايا بساتي لا لا أمك يا داني شمقل شايا من بوت ويشيرين أمك يا وابو بفريا من بوت ويشيرين أمك يا وابو بفريا أمان ليلو ليلى ليلى جان ليلى تباوان بزماني شيرين ليلى جان قربي لاوان أغليلو دغليل ليلى جان ليلى تباوان بزماني شيرين ليلى جان قربي لاوان دەنگار خۆش بێت دەستان خۆش بێت گۆرانیەکی چەند بەچێ شاما مۆسا گۆرانیەکی چۆن
لەشی ساغ بێ دەنگی نەنووسێ معدل ئاوا بمێنێتەوە دەست خۆش خۆشەویستان ئێمە ئەمڕۆ لەم پرۆگرامە تایبەتەیە کە لەگەڵ ئێوەی عزیز و خۆشەویستان لەگەڵ قسە خۆشەکان و یادەوەرەکانی مامۆسا و گۆرانەیە خۆشەکانی کاک مەریوان و هاوڕێیانمان چەند بەرهەمێک پێشکەشیەکەین بەڵام لە کوردستانی گەورە ئەزانین کە ئەمڕۆ جەژنەکرێت و بە خۆشحاڵیەوە تام و چێژی جەژن و هەروەها ئەو نەریتە جوانانەی کە لە هەر پارچەیەکی کوردستانی گەورە هەیە بۆ خۆی کۆمەڵێک بابەتن کە ئێمە ئەتوانین زیاتر لە جەژنانە ئەم بابەتانە گرنگی پێبین لایانی کۆمەڵایەتی لایانی تێکەڵبوونەکانمان ئەچینە ئامەد لە باکووری کوردستان فرات هاوکارمان لەوەیە لەگەڵمانە بێ بە شێوازێکی ڕاستە خۆ بزانین بۆ جەژن ئامادەکاریەکان چی بووە تا چەند خۆیان ئامادە کردووە چۆن سەردانی یەکترەکان فرات ئەگەر گوێبیستی منی سڵاوت لێبێ جەژنت پیرۆز بێ یەخوا لە جەژن و خۆشییان جەژنە پیرۆز بێ فرات ماندوو نەبی زۆر سپاسلانە زۆر سپاس سەرکۆ سەرەتە جەژنی ئێوە و جەژنی کورد و کوردستانیش پیرۆزەکەم ئەتوانم پێ بڵێم کو لە باکووری کوردستان و بەگەشتین تورکیا جەژن بەخۆشی دەرباسە بە و هەروە ئەمڕۆ لە ئامەد بەیانی زوو تۆزێک باران بوو ئێستا تۆزێک ڕاوەستێ بەڵام ئەمڕۆ هەروە بەیانیش لە کەشت و هەواڵ خویاکەک و بارانێکی گەورە بەردەوامە لە بەیانی کاتی وڵاتیان ڕۆشتن مزگەوت و لە مێژە خوکردن و ئەڵڵاو ئەکبەرکردن لە کۆتایەوە و ئەوە ڕۆشتن گۆرستان و گۆرستان زۆر زۆر قەلەباڵق بوو ئەتوانم پێی بڵێم و سعاتێک زیاتر من بخۆیش نەتوانم بڕۆمدا گۆرستان لەبەرک و ڕۆژی یەکەم لە باکوور وەلاتیان دەڕۆن گۆرستان و هەروە لە گۆرستان ئەو کەسێ غزمی ئەوان مردبە بۆ وان فاتیا دخۆن بۆ وان دوعا دکن و پشتی ئەوان دەڕۆن ماڵی خۆ و سەراتە ماڵی جیران و لە ئەو شقەیان هەرە باڵاخانەیان لە کۆتایش دەچنەگەل ماڵی غزمەیە خۆ ئێستا من لە قادێکی ناوبانگم لێرە مۆڵێکی گەورەیش هەیە زۆربەیان تایبەتیش گەنجەکان چاوەڕی نەداک و ئەو مۆڵ ببە و هەروە بتوانە بن بچن ئەو مۆڵەکان بۆ هەم خۆشی و هەم بۆ خواردن و بەخواردن و شیرنایی و هەمیش بۆ گەڕیان و دانوساندن و سینەما و تشتێن وەکو گەنجەکانی بتوانە بن جەژنی خۆش پیرۆز بکەن چونکە لە باکووری کوردستان و لە تورکیا گەنجەکانی تەمەریوان پچکۆلەنە ئەوە لە ماڵ نامینن لە کاتی جەژنی خو تەواوەکن ماڵ و جیرانان ئەوە جەژنی پیرۆز تەواو دەکەن دەڕۆن دەرەوە و هەروە مۆڵ و کەفەیان داکو جەژنی خۆ پیرۆز بکەن نەمزانم دیمەنیش دیارە لە ئێستا لە دەردۆڕ ئێمە گەنجەکانی تەمەنی ئەوان لە هەژدەیان بچووکتر چاوەڕی نەداکو لە مۆڵ ببە و بچنە جەژنی پیرۆز بکەن فرات ئەگەر گوێبیستی منی پێم خۆشە باسی چۆمان بۆ بکەی ئێمە لێرە لە باشوور خواردنی بەیانیان برنج و فاسۆلیا و قەیسی و گۆشت و مریشک و ئەم بابەتانە لە ماڵەکانە ئاماداکرێ لە ئامەد و لە باکووری کوردستان بەیانیان چی ئاماداکەن وەکو خواردن هەر وەکو خۆمانن یا خوشتێکی جیاوازی تایە بەڕاستی ئەتوانم پێی بڵێم کول لە باکووری کوردستان بەگشتی نەتەنیا بەلئامەت ینی خواردنی کوردەواری دروستەکەن ینی تایبەتیس ئاپراخ و هەروە فاسۆلی و گۆشت و خواردنێن ینی دەستی و ماڵی ئەوە ئامادەکەن ئەگەر نەتوانم ئەوەش ئامادە بکەن وەکو خواردنێن یەن و کەباب و شتانیش دروستەکەن بەڵام لە ڕۆژی جەژنان تایبەتیش خواردنین کوردەواری ماڵبات دروستەکەن و هەروە هەم بۆ ماڵباتی خۆ هەمیش بۆ ئەگەر میوان ئێوان هەبن خوراکین کوردەواری دروستەکەن تایبەتیش یعنی ئەتوانم پێ بڵێم کو ئاپراخ ئەوە زۆر زۆر ناوبانگە لە ئامەد و دەردۆڕی ئامەدیش ڕۆژی جەژن ئاپراخ ئەوە دروستەکەن و هەروە خواردنی شلەکی کوفتە و شتان وەکو خواردنی ئەوانیش دروستەکەن ڕاستە وەکو برنج و فاسوڵی ئەوانیش چێەکەن هەندێک کەسی شەنە کوەگەر جەوی خۆش بە ئەوە لە دەرەوە لە بەخچەکانی خۆش کەباب و شتانیش دروستەکەن ئەگەر کو ئەوە دروست نەکرد بنیش وەکو تاشتێ ئامادەکەن تاشتەیەکی کوردیش چونکە لە باکوور تاشتێ زۆر زۆر ناوبانگە هەم لە ناوماڵ هەمیش لە ڕێستۆرانت و کەفەیان تاشتێش زۆر ناوبانگە یعنی خواردنین کوردەواری تاشتێن کوردی وەکو مەلەمەن و وەکو گۆشت و وەکو قەلی و وەکو هێلکە و هەروە ماس و شتان ئەوەیش بۆ تاشتێ دروستەکەن بەڵام سەرەتەیش گوتم کو زۆربەیان خواردنین لە باکوور ئاپراغ و دۆڵمە و وەکو ئەوان دروستەکەن هەروە
گەنجەکانیش لێرە ئەوە حەزەکەن کاکە ئەوە مەکن ئەوەش وەرە بێدەرە برا ساکەم ئەوەش هەمووڵێن ئەمە کوردن بەڕاستی بۆوانش خۆشە داکو وەرنجە من قسە بکەم وەرنجە من وەرە بۆ جەژن چەوە دەربەست بە جەژنە تەش خۆشە نەخۆشە دەوەرە بێژە شەرم بکەن کاتی بانگیاوانەکەن شەرمەکەن بەڵام وەکو ئەبینیش حەزی لێداکو ئەوە دەست و نیشان بکەن و قسە پێ بڵێن ئێمە کوردن بەڵێ باشە فرات باسێکیۆم بۆ بکە بزانم لە باکووری کوردستانیش بۆ منە کللتوری جەژنانە پێدان بە مناڵ و ئەو بابەتانە لەوێ چێە مناڵان جەژنانیان وەرگرتۆ لیان پرسە بەڕاستی یانێ لە باکوور سەراتە وەکو هەمویان دەڕۆن ماڵی دایک و باب و هەمە مام و هەمە غزمی ئەوانی لە ماڵی نێزیکین ئەوان هەگەر ئەوە نەبنیش دەچنە جیرانێن خۆن هەروە پشتی جیرانان دەردەکەون کۆلان و قادان ئەگەر خۆشی بە و دەچنە ئەوە پیرۆز دەکەن و ئەگەر خۆشی نەبەیش ینی بۆ گەریان و قەفەیە و دەچنە پیرۆز دەکەن لە باکوور و لە تورکیا جیاوازترە ینی هەستێن کوردەواری لە باکوور و بەردەوامە لە تورکیا بەڵام ئەوە شارین تورکیا تورکەکانەوە نەمەوە برێم سانەکەن وەرە بیانێ سانەکە باشە لەبەرەوە منە توانم پێ بڵێم کو ینی لە باکوور کەلتوری وەکو کوردەوارین باشوور ئەوە تۆزە کێم ماوە ینی جل و بەرگین کوردی ئەوە نەماوە و هەروە هاتن و چوینش وەکو شار گەورە دەبن تۆزە کێمترە بە لە گوند و شاروشکان ئەوە زۆرترە ینی لە بەیانی 5 دەست پێکە حتا نیورۆ بەس دەچنە گۆرستان و ماڵێ خۆ و دایک و باب و خوشک و مامە و مامازا دەچنە ئەوان هەگەر ئەوە تەواو بە دەچنە بۆ جیران و پیرۆزکردنی ئەوان بەڵام لە شارین گەورە وەکو ئامەد و وەکو شارن وان و باژارێن تر ئەوە هەر دچە تۆزە کێمترە بە چونکە کاتی شار گەورە بن ئەو تێکلاتی و پەیوەندی ماڵ و ماڵبات و جیرانیش تۆزە کێم دەبێت لەگەڵەوەی کە قسە بۆ ئێمە ئاکەیت ئەم مناڵ و گەنجانە بینین ماشەڵڵا هەمویان نێنە لاتەوە تۆش داوایان لێکەی کاوکار بێت تا قسەکانە تەواوکەی بەڵام پێمان بڵێ لەوێ ئەم گەنجانە لە جەژنە چی ئەکەن لای خۆمان ئێمە ئەڕۆم بۆ شوێنی یاریکردن یاخود ئەچن بۆ کورسی جۆلانەی تایبەتیانەیە شوێنیت لەوێش هەمان شتی یاریکردنیان هەیە یاخود ئێستا تۆ لەسەر و شەقامەکە ئێمە و بینین ئەوان چی ئەکەن لەو ناوە پێمان خۆشە بۆمان باسکەین بەڵێ ینی وەکو سەرەتەیش گوتم ئەو برادران و خوشکەکان زۆربەین ئەوان تەمەنێوان لە 18 کێمترە و هەروە ماڵی خو دەرکەوتنە و هاتنە لێرە مۆڵێکی زۆر گەورەیش لێرەیە چاوەڕێ نەداکو ئەو مۆڵ بە ببە و بتوانە بن لە ئەو مۆڵ گەریان بکەن و دانشن و هەروە ئاوی فێکی و عسیر بە بخۆن و ئەگەر بە دڵی ئەوان بە بڕۆین سینەما و پیرۆز بکەن لێرە گەل من هەنە حەزیم لە پرسیار جەژنەوە چەوە دەربەست بە جەژنانەوە بە عیدە مبارەک بە بەدڵی تێ جەژن خۆشە سەر خۆش وەرە تژی بێژە جەژنەوە چەوە دەربەست باشە ئیدارەیە بەێ عیداوەکشان بارەکی توشکە دەریاتی لەبەر ئەش گوند هاتمە کیژە گوند جوجکێ هاتی بێدەش بڵێن جەژنە پیرۆز بکە باشە تا ماڵا خو و دایکا خو باوی خۆنە جەژنەوە پیرۆز کرد پیرۆز کرد بەێ باشە گەلێک سپاس بۆتە وەکو گەنجەکانش بەخۆ قسە کردی ینی لە گوندین ئامەد ئەوە ماڵی خو غزمەکانی خو پیرۆز کردووە و هاتیە شار داکول لە شار هەم گەریانێکی بەدڵی خۆت بکە و هەروە بتوانە بە کێفی خۆشی و جەژن پیرۆز بکە وەکو دووبارەی ژاڵێم لێرە بۆ ئەو گەنجەکان جیەکی بۆ سیاحەیە جیەکی گەشتیاریە چونکە لێرە سنتەری شارە و هەروە ئەوەن دێنە ئێرە و بۆ گەنج و کوڕەکان بتوانە بن هەف ببینن و هەروە بتوانە بن خۆشی بژین و بڕۆین سینەما و بڕۆین کافەتەریا دانشن بۆ جەژن بۆ گەنجەکانیش جەژن ئەوە لە باکوور دەست خۆش بێ ماندوو نەبی دووبارە جژن لە هەموو کوردان پیرۆز بێ لە هەر شوێنێکی ئەم دنیایان دەست خۆش بێ ماندوو نەبی ئێمە بەردەوامە بین لەگەڵتانە مامۆستاکیان با بینەوە لای تۆ باسێکیەوەمان بۆ بکە لە ڕابردووە بۆ منە جەژنانی باشتان کۆ کردەوە پێشتر بۆ منە کەسە گەورەکان جەژنانی باشیانەیە بێەوە پاشەوەی وەک ئەرزم کردن جلە جوانەکەمان بۆ کرا خواخوامان بوو زوو ڕۆژ بێتەوە بۆی بەیانی بشین بۆ وەرگرتنی جەژنانە ئتر هیوا هەبوو با بڵێن خزمان زۆریان ناینێ ئەوەی دراوسێشی وا هەبوو دەفرسی هاینێ هیوا هەبوو قانەیەکی هاینێ
ئەوانەی کە کۆم کردوێتەوە هی ئەو زمانەی ئەی ئەمڕۆ جژنانە و یا بە ئەو مناڵانی کە بینیتن مامۆستا من بۆ نەوەکانی خۆت قوربانجان خانمەکەم جژنانە بە هەمویان لە ژێهەتی منیش زۆر چاکە هەمویان کەیەن با بڵێن حتا بەعزە مناڵێک کە خزمە با بڵێن خزمی دووری شەیە بۆ ئەوێ ژژنانەیە هاتێ باشە مامۆستا ئەوم کردەوە بەوە چێت زۆر باشە زۆر باسی خانمەکەتەکەی خات و پەروین وابزانم لێرەوە ڕێز و سڵامان بۆ ئەتێ چی پێ بڵێ والله ئەمەوێ هەر پێی بڵێم تەمەند درێژ بێ خوابی هێڵێ بۆ من ئەگەر بڵێم حەزەکەم من پێش ئەو بکەوم بۆ ڕۆیشتنی ئەوە دنیا 55 ساڵە ڕەفیقی یەکی هەفتە لە 69 هاوسەرگیریمان کرد سینەما دڵشاد تازە دروست بوو کولی جمعەیە تەلەفۆنمە کرد ڕەزاقی عارفی فیتک سەرپەرشتیە کرد کاک ڕەزاق بۆ ئەم جمعەیە بۆ من و پەروین لۆچ هەبوو لۆجی تایبەت گرانتر بوو شوێنی تایبەت بەڵێ لەوێ وەڵا یەکی هەفتە بردم بۆ بەغا لەوێ حەز ناکەی جژنانەوەی بە مناڵەکان هەردوو لەباتی خانمەکە ئەوەیان لانەی کشەزامە ئەوەش ئازانی کوڕەزامە داوا بکەن داوا بکەنیان نەمێ سەبتان نەمێ ئێستا بیانەرێ با دیار بێ زۆر سواز وڵاوەسایجان اینجا خۆی عادەتەن ئێمە یامان ئەزانم قوربانجان ماوەرگرتۆ بەس عادەتەن سەوزەکە بۆ پارەش بۆ هەموو شێشش لە شینەکە پیرۆسترە سەوزەکە لێ سەوزەکە چەندیە دەیە ئەگەر نەشی بە سەرکۆ قەیناکە سەرکۆ گوڵن کچ و کوڕم قوربان بێوەی ڕەبی یەکمان لە کامێرەمانە بەڕێزەکانمان هەیە وێنەگرەکانمان داوای جژنانەمان لێ کردن نایانناینە مامۆستا وازام هەمویان دۆلاریان پێ نابێ ناوەڵا من حەزیشەکەم لێرەوە هاوڕێیانمان کە لەوێن کاک تاریق و کاک سەنگەر و کاکێ من وە برادرانیش لە کۆنتترۆڵ دەروون و کاکە لێناس ئێمە زۆر دەستخۆشیتان لێەکەین زۆر سپاس بۆ ئێوە بەڕاستی هەمیشە لە پشت کامێرەکان و خزمەتێکی زۆرەکەن بۆیە جەژنە پیرۆزەش لە ئێوەکەین لە هەر سێکتان بۆ کاکێ منیش بۆ کاکەمالیش بۆ تەواوی هاوکارانمان کە بە ناوی کاکمەریوان و مامۆساشەوە جەژنتان پیرۆز بە و یاخوا مادوو نەبن و لەشی هەموولایەکمان ئەوان سەربازی ونن ئەگەرچی ئێمە دەرەکەین بەڵام هەمیشە بە بەردەوام پێشمەرگە ئاسا لە پشتی کامێرەکانەوە هەریەک لە ئەو بەڕێزانەی کە سەرکۆ باسی لێوە کرد و هەروابیریش و باسی گوڵامکەی گوڵانیشتانەوەدەکاری بەرنامەکەیە هەمومان خۆمان دوور خستۆتەوە لە ماڵ و مناڵ و خێزانەکانمان بۆ ئەوی کە بین باشین پرۆگرامەکان پێشکەش بە بینەرە خۆشەویستەکانمان بکەین بێگومان منیژەمەوێت دەستی ماندووبوونی یەکە بە یەکەم شم و هەروە جژنە پیرۆزە لە یەکە بە یەکیانەکەین اینجا هەستەکەم کاتیەوەی گوێمان لە گۆرانی کتێبێ حەزەکەی لە شوێنی خۆتۆ چ گۆرانیەکەیە کاک بێزگەلەوەی ئامادەتان کردووە چ گۆرانیەکەیە کە خۆت زۆر لات خۆش بێ مەبەستت بێ لە زۆر کاتەکانە خۆت بیڵیتەوە وەڵای من گۆرانی خۆم ناڵێمەوە لە هەموو شوێنێکە چ گۆرانی عادەتەن لە پرۆگرامەکانە زیاتر بەس گۆرانی خۆمەڵێمەوە ئستا حەزەکەی گۆرانێکمان حازر نەکردووە دیەم بۆ دیە ئەومان پێشکەشکە گەڕیانە
زەرورە بێمە ناو دیە هێشتا پێم دوورە دیەم بۆ دیە خەیلی زەرورە بێمە ناو دیە هێشتا پێم دوورە ئای دیەی کاڵی تۆ منی کردووە شێو دە پێم بڵێ تۆ جوانی کەم شوێنی دیەی کاڵی تۆ منی کردووە شێو دە پێم بڵێ تۆ جوانی کەم شوێنی ئاگرێ لاجار بوو دڵم بەردایە یادگاری ژینت هەموو بابادایە ئاگرێ لاجار بوو دڵم بەردایە یادگاری ژینت هەموو بابادا ئایا ئەگەر بینیتان شێتێ لە کێوە مەپرسن کێیە بناونیشە ئەگەر بینیتە شێتێ لە کێوە مەپرسن کێیە بناونیشە دیەم بۆ دیەت خەیلی زەرورە بێمە ناو دیە هێشتا پێم دوورە دیەم بۆ دیەت خەیلی زەرورە بێمە ناو دیە هێشتا پێم دوورە ئایای دیای کاڵی تۆ منی کردووە شێت دە پێم بڵێ تۆ جوانی کەم شوێنی دیای کاڵی تۆ منی کردووە شێت دە پێم بڵێ تۆ جوانی کەم شوێنی مامۆساگیان خەمە نەبێ پێوتی دوای ڕسمی شەگرین و بە یەکیشەوە بۆ یادگاریە مێنێتەوە بەس پێمان بڵێ کاکمەریوان ئەم گۆرانێ خۆشانەمان پێشکەشەکە لە کاتی خۆیان ئێوە کە جەژنتان کرد شەوەکەی کۆبوونەوە لە ماڵێک یاخود خزمان کۆبوونەوە چۆن شەوەکەتان بەڕێ کرد بە گۆرانی وتن و ئەو کەسانەی کە گۆرانی پیوتنەر کەسی عیلەکەی خۆتان بوو یاخو خەڵکانێکی کەتان بان کرد بۆی شەوەکەتان زیاتر خۆشتر وەڵا مناڵی من وەک عەرزم کردی لە ساڵمکەرانەوە چوینە شێخان دایکم نەیهێش شەو بچینە دەرەوە دوای ئێوارە چی مناڵانی گەڕەکەیە لە ماڵی ئێمە کۆیەکردنەوە باشە بابلین هەو تەمەنی من نۆک و مێوژی دانا لەگەڵ گوڵە بە ڕۆژە ئیتر ئێمە لەوێ بە ئارزی خۆمان بەعزە قسەیەشی پیاوی گەورەمانەکرد بڵین لەوێ ئیتر ئەبوو بە خۆشی بۆ ئەو ئەتا ماوەیە گەمانەوە سەعات و نیوێ تر ڕۆشنەوە میوانوشتانە هاو لەو کاتانەیە خەڵک سەردانی شەونە بە ڕۆژ قوربان هەموو هاتن خزمانەوە ئاهاتن باشە مامۆستا زۆر کات ئێستا گلەی ئەوەکەین ئەڵین پەیوەندیە کۆمەڵایەتیەکان بە تایبەتر لە جژنا زۆر کاڵ بۆتەوە ئەم نوقڵەی کە دایانی هەردوو سێ دانەی لێ خۆیش خۆمان ئەیخۆین ڕەنگە میوانمان زۆر کەم بێت باش ئەمە تۆی بەسیتەوە بەچیەوە پەیوەندی بەچیەوە هەیە مامۆستا بۆ ئەو سەردەمانی پێشوانە بۆ ئێستا وای لێ لانە ژیان ئێستا من وەک عەرزم کردی ئەگەر لێرە نەبوو مایە لەگەڵ هاوڕێکانم ئەچوین ماڵ بە ماڵ نوقڵێشیان ناینێ وەکو شەوی بەرات خوا دوو کوڕکشان تان باتەیە دەست لە کوپە بژێرن بەشی مناڵان بنێرن وەکو شەوی بەراتی لاتۆ ئێستا جەژن تام و چێژی بابلین خاستن گەڕان بە مەجموعە گەڕێن زمانی گەنجی مناڵی من ئەگەڕان لە ماڵەوە تۆزە دانیشتن ئینجا نوقڵەکان هەڵەگرتووە ڕۆشن باری کۆمەڵاتی ئەو حەلە ئاوا بوو حتا دراوسێ نەخۆشەکە و لەگەڵیا هەموو بەرەوهێن ئێستا ئەم تەکنۆلۆژیای وای لێ کردووە حتا کشەسا و کوڕەسای من دایمەمیان بەدەسەوەیە
يعني باری کۆمەڵایەتی من باشی نێمەشکر هەمویان کۆکەینەوە حتا خوانێ برە باخمان هەیە لە سیدەک هەموو کۆ بینە لێ بە کشەزا و کوڕەزا و کچ و کوڕەوە باری کۆمەڵایەتی بە عام کزە بەڵام لە شارە بچووکەکان تقریبا نەرۆکە خۆی ماوە تۆزە شارە گەورەکان ئاوا علاقات کەم بۆتەوە بەڵام لە شارە بچووکەکان هەر باشترەڵگە چێ بۆ ماڵە ئەگەر بڵێم لادێ وەک فەرمووی کاکە وەک خۆی ماوە ئەگەر ڕێن با بڵێن داژەژی نیشن هەموو پێسار بەیانی پێشوی جەنابتان بێت خواڕێبی خالید لە یەکێ لە گوندەکانی ناوچی پشدەر و ئەوانە بوو ینی هەر هەمویان لە حەوشەی ماڵێکا کۆ بوونەوە دەڵێت تێریشان خواردبوو یەکی پەرداخی دۆشیان پێ بوو مامۆستا ئەڵێ باشە بۆ دوێ بەلاوانە کاک مەریوان ئێوە بۆ کاتی خۆتان بۆ جەژنانە لە کاتی گەنجێتی خۆت مەشڵای سەشەر گەنجی لە کاتێکیتی لە ماڵی باوکت بوویت و ڕۆژەکەتان چۆن بەڕێە کرد لەگەڵ هاوڕەکانتان کۆبوونەوە سەردانیەکانتان چۆن بوو بەڵا ئەو کاتە بڵێن جەژنانە مناڵ بڵێن سەردەمی لاویە هەر ئەوە بوو خۆمانە گۆڕی و چاوەڕێمانە کرد یەکێک لە ماڵەکەی بڵین لە خانوادەکەی ئێمە ئەچوو ئەگەڕا لە باتی ئێمە ئێمە چاوەڕێمانە کرد کە میوان بێت ئێمە پێشوازی لێ بێت بەو شێوەیە بوو بەڵام ئێستا لە شارە گەورەکانە ئەوە نەماوە زۆر کەم بۆتەوە مەگەرێکی زۆر نزیک بێ خوشک و برا و ئەوانە بە تایبەتی بڕابوو لە ئەویکە بەڵام لە منتیقەی پشدەر و قەڵازێ و هەڵەبجە و گەرمیان ئەوانە ئەو هاتوچێ هەرماوە ئێستاش خەڵگە چێ بۆ ماڵان بەیانیان زوو یەکەم ڕۆژ باشە ئەو سەردەمەوە بوو بەڵام ئێستا بەخواانەوەڵا زۆر کەس بۆ کەم بۆتەوە نەماوە هەمووی بەوە مەسەجێک و ڕسمێک خۆی ئەوەی کە ماویشە بەداخۆ ینی زۆر ئێستا مامۆساییان چونکە ئەوان وەکو لەگەڵ خاتون ئافسەرتەرێکن ئیتر هەمووی لیان کۆ بێتەوە مناڵ و کچ و کوڕ هەمووی لیان کۆ بێتەوە بۆیە هیوادارین کە ئەم پەیوەندیانە لە بە تایبەتی لە کاتی جەژنەکانە بە تەلەفۆن نەبێ مامۆسا بە نامێک نەبێ بچۆ بۆ لای لە لای دانیشە چایە بخۆرەوە شەربەتێ بخۆرەوە گەردن ئازایی بکە ئەمە چەند گرنگە مامۆسا و تەلەفۆنێکم بۆ بکەیت و بڵێ حتا ئەو کۆبوونەوەی کە لە سیتەگەیکەین هەموو کوڕ و کچ و کچەزا و کوڕەزا و خۆم و خانم باشە یەک وێنە ژیرا خرایە سەر بردێ مەکتەبەیەشی گەورەم هەیە لەسەر مەکتەبەکە دامنەوە تاریخیشی لەسەر هەمووی بە پشووکەکەی تاریخ نووسراوە خراوەتە ئەلبوم ئەوان خاوەنی باپیرەیەکی وەکو تۆ بن چۆن نان بۆ لاو یەخواشەویستە نەمویان بڕوا بێ آخر من باوا بڵێم هەرچەنگەمە تایبەتمەندی خۆمە هەومان باو کۆچی دوایی کردووە دایشە پەروەردەی کردم 40 ساڵ بوو با بڵێن دایکم بوو باوکم بوو قەناعەتان بێ نەسیحەتیە کردم لە کارەزی ئەحمەد زەنگە نەبڵێن شێخان مزگەوتی بن تەبەقەیە دەنیژنەوالی سەیدەلی ئەیگووە گەر مزگەوت پیاوەکان هاتنێ و موشێنتان نەکرد هەلوچێن هەڵسن لە بەریان نەکەن دانیشتە بن کە پیاوی بە بەردەم تا ناڕوە ئەو خۆشەویستیە تیشیایەوە بۆ هاوسەر و مناڵ و نەوە و هەموو خزمانم لەگەڵ هەرمێنی بۆیان بگومان باسی ئەومان کرد جەژن لە ڕابردووە چۆن بووە هەر بۆیە لە ئاکرێ هاوکارمان دلبرین راپۆرتێکی ئامادە کردووە لە زۆرێک لە گوندەکانی ئاکرێ هەروەکو چۆن لە ڕابردووە جەژنیان پیرۆز کردووە سەردانی یەکتریان کردووە نەریتە کۆنەکانیان پاراستووە هەر بەم شێوازە جەژنەکەنەوە با پێکەوە ئەم راپۆرتە ببینینەوە گەڕینەوە لاتان. جوداتر لە هەمی باژەرên Kurdistanê هێشتا li pitiriya gundên Akrê wekî serdemê berê dê rojanên cejnê da welatî seredanê lêkûdû dikin û gerden azayî lêkûdû dikin. Ev ji bilî ku her mala digerên şîrînahiyan bû xwe kom ve dikin û ew vê çandê bê rojeka nû dibînin. Serbarê hebûna û pêşkeftina sosyal medya lê ev e bandorî nekiriye ser wan.
هەلبەت هەر جەژنێکی و هەر دەڤەرێکی تایبەتمەندیت خۆیتە ئین ئێکل تایبەتمەندین vê جەژنێ و vê دەڤەرێ vê مەتەقیدما ئەوە ku piştî encamdana nivêja cejnê cemaatan ku mizgeftê xelkê gund de diînin seredana mala mixtarikan bû xwarina têştê. Piştî vê çendê ev xelke dê robî bêfarq û cudayî beref malê gund de qest û malê gund dikin bû pîrozkirina cejnê ku dû şêwayekê can û şêwayekê îslamî şêwayekê tendurist. Ev çendet bît egerê wê dê ku peywendî me komalatî nî bibine ve beref pêşçûnê dê xwe bibînin û bibîte sebebê hindê tifaqa me gelek zêde bibît cejna me xweştir derkevît û devera me candir derkevît. بینن ام کومکومه جماعت سردان مال به مال که یک مالش ما ام سردان لید کین بو شیرینایی گردن آزایی کردن یعنی هک ایک دل ایک ما بیتن جشن دل گند دل اون لک صافید بیت و راستی اف جشنت بیت اگر اتفاقی و ایک یعنی گند بیگ ورژن گند راستی بەڕاستی نەریتێکی زۆر جوان بوو ژمارەیەکی زۆر لە هاوڵاتیان کۆبووبوونەوە بۆ ئەوی کە بچەند بۆ جەژنە پیرۆزە و داوای گەردن ئازادی لێ بکەن. ماشەڵڵا ئەمەنە زۆر لە کۆڵانەکەیە ئەبێ سیانیەوە پێ بێ ئەوە زۆر خۆشیانی هەمووی نقڵوەی بگرێتی زۆر جاریش لەبەر قەرەباڵغی پیاوان نامێنەوە ئەڵێ با زۆر هەر لە دەرگاکەوە نقڵەکە و ئیتر جەژنە پیرۆزەی خۆیانەکە هیواداری نەم نەریتەر بەزین دوێتی بێنێتەوە. ئێمە بەردەوامە بین لەگەڵ ئێوەی خۆشەویستە پرۆگرامە تایبەتەکەمان بەردەوامی هەیە گۆرانی تایبەترمان ئامادە بدەنگە خۆشەکەی کاکە مەریوان وەروە مامۆستاش لەلامان ئامادە بێت بە جێمان مێڵم پشێکی کوردوەرەگرین و ئەگەڕینەوە لای ئێوەی خۆشەویست. بەڵێ خۆشەویستان جارێکی تر سڵاوتان لێبێ لەگەڵتانە بەردەوامی لەم پرۆگرامە تایبەتە ئەچمۆ لای کاک مەریوان پێم خۆش بوو لەوەی بەرهەمێکمان پێشکەشکات پرسیارێکی زۆر جوان و گرنگ هەیە کە بە تایبەتی باسی جەژن و گرنگی جەژنمان کرد و تایبەتمەندیەکانی جەژنمان کرد مامۆستا باسی ڕابردی بۆ کردین. کاک مەریوان ڕۆڵی تەلەڤیزیۆنەکان ڕاگەیاندنەکان دا چەند گرنگە لەوەی کە ئەم نەریتە جوانە ئەم کەلتورە جوانی خۆمانەیە هەمیشە ئاوا بە زیندوێتی بیاڵینەوە بتوانین ڕابردوی خۆمان وەکو مامۆستا باسێکا شانازی پێوە بکەین ئەمە تا چەند گرنگە؟ وەڵام من پێم باشە هەر بکرێ بە قانون ینی ئەعلام ڕاگەیاندنەکان ئەو بۆنە نەتەوەیی و جەژنەکان بخەنەوە بیری جیلی نوێ بزانن لە ڕابردووە ئەو بۆنانە چۆن کراون بۆی لە بیری نەکەن هیچ نەبێ وای لێ بکەن وردە وردە بیهێنەوە ناو خەڵکو و بە دەرەجەیەکی زۆر کاڵ نەبێتەوە ئیتر لە بچێتە هینە مەجای ئیتر ونبوون جەژنەکان. من پێم باشە ڕاگەیان و ئەعلام و سوشال میدیاکان لە کاتی بۆنەکانە ڤیددیۆ کۆنەکان باخش بکەن مەسەلەن لە کاتی خۆیان چۆن جەژن کراوە چۆن هاتوچۆ کراوە. من زۆر جار لە یوتیوب ئەیبینم شوێنی ئەو شوێنێکم ناڵە ڕۆن بۆ جەژن هی سلێمانی کۆنی شارەکانی تر کۆ بکرێتەوە لە ڕۆژانی جەژنا پەخش بکرێ بۆی ئاشنایکەنەوە بە جیلی تازە ئەعلام ئەمڕۆ زۆر پێشکەوتوە ئەتوانێت زۆر شت گۆڕێ لە ناوەتوانێت کولتور بگۆڕێ ئەتوانێت تەبیعەتی خەڵک بگۆڕێ هەڵسوکەوتی خەڵک بگۆڕێ
ئەتوانێت دڵی خەڵک ناخۆش بکە، ئەتوانێت دڵی خەڵک خۆش بکە. بەڕاستی سوۆسیال میدیا و ڕاگەیاندنەکان من بۆ خۆم هیچ گلەیم لە کەناڵی کورسات نییە بۆ ئەوە هیچ درێخی نەکردو، ینی بگرە ساڵ بە ساڵیش باشتر. جابا بۆچوونی مامۆسا زۆر بگری مامۆسا جان باسی ڕاگەیاندنمان کرد تەلەڤیزۆنەکانمان کرد یاخوا عافێت بێ نوقڵەکە و خوارد بیاوەی با بزانین کورسات تا چەند بووینەتە متمانەی ماڵەکان خێزانەکان کە بتوانین لە بۆنەکانە لەو کەلتورەی جوانەی کە هەمانە بتوانین پارێزگاری لەکەین با بۆچوونی بە ڕێزیش وەرگری. قوربان جان کۆرسا دەگەر بڵێم کولی ڕۆژێ من سەیری یەکەم ئەوە ڕەنگە ڕاست بێ. بەڵێ کۆرسا لە هەموو ماڵێکە هەیە وەکو ئەلام چی جوان پیشانە چ لە ڕابردوو چ لە ئیستا لەبەرەوە یعنی لای ئێمە چێژێکی تایبەتی هەیە لە ماڵەوە ئەیخێنە سەر کۆرسات چ بۆ ڕووداوەکان چ بۆ ئەخبار چ بۆ تیمێژووی هەمووی پیشانە. زۆر سپاس سەرکۆ بەلێ کە بچێن لای گۆرانێکی کاکە مەریوان یەک دیمێنم بینی لە ئێرەیە خوا دوژمنەکەشم نەیبینێ کاگڕاستی 10,000 بەدەستەوە بوو لە سارەکەزاری نازانم هێنا بوو دییان نەچێ بەدەستێتی کە چێڵە بەستیکەڵە نانەداین زۆرە ئایسا تۆ تێ 10,000 وەرگین هەمان وردەمان پێە ساوەسیان باش وردەیان پێە ماڵە ئابێ زۆر سپاس کاگڕاستی وەڵڵا تازە نایم تا ئەوەی خۆم بەرێ با پێنج من بەسەرکۆ بۆستە و پێنج خازێ ئەو سەوزە ژوور دەکەینەوە دەستان خۆش بێ زۆر سپاس وەڵایی ئەم بەڕاستیم جەژنەیە مە جەژنانەی باشمان وەرگرت حسابیکەین بۆی بینەرام زان چەما وەرگرتووە 2000 زیاترە لە من 1500 25 30 31 32 33 34 34 و نیم کۆ کردو بە هەردووکتان نا یەکیەوەنە یەکیەوەنە وەڵا باشەڵێ هەردووکتان یەکی 34,000 نا کۆی ناکەنەوە دابەردوویکەن هەر ئەوە ئاکات ئەو زەرەرەتی مامۆستا خۆیەتی ئەو لەم زیاتری وەرگرتووە من 1000 دینار زیاتر من ئەمە قاز ئەو زیاتری وەرگرتووە لەگەڵ تۆ من بیکاری بووم ئەی تا تەواو مامۆستا کەنەوە تەقسیم دووکەن تۆ خازن ئەرە وەڵام مامۆستا من زەرەرمە بۆ زەرەری من تەوەیە زەرەری من تۆ بیدایەت کاتی مامۆستاوت من ناولانەکانم زۆر خۆشە لەبەرەی خوشکەزایەکەم ناوی لانەیەوە نییە کاتە بە قازانجی منە بێوە یاخواتە من درێژی مامۆستا جۆمان لە بەرەمێکی تر بێت کاک مەریوان فەرمو سپاس کاک ڕاستی نازل وبالا برزا چمکی کراسی لا عرزا نازل وبالا برزا نازل وبالا برزا چمکی کراسی لا عرزا نرم تر سیریکم نرم تر سیریکم دلم دینیتا لرزا او دلم دینیتا لرزا أرى تخوانا زمك وكشكا تخونا زدارية أرى تخوانا زمك وكشكا تخونا زدارية أرى مالتان باركة للادي وابو شارية أرى مالتان باركة للادي وابو شارية نازل وبالا برزا نازل وبالا برزا شمكي كراسي لا عرزا نرم ترسيريكم
نەوێرم تێر سەیریکە دڵم دێنێتە لەرزە ئەو دڵم دێنێتە لەرزە ئەرێوەندە جوانی لە ناو یارانە دیاریە ئەرێوەندە جوانی لە ناو یارانە دیاریە ئەرێ هەڵکەکە واکە چەنێ ناسک و نازداریە ئەرێ هەڵکەکە واکە چەنێ ناسک و نازداریە نازی لێو باڵا بەرزە نازی لێو باڵا بەرزە چمکی کراسی لە عەرزە ناوێرم تێر سەیریکەم ناوێرم تێر سەیریکە دڵم دێنێتە لەرزە ئەو دڵم دێنێتە لەرزە ئەرێ و ماڵی هەمە وەمان نەزریە ئەڵڵا بێ ئەرێ و ماڵی هەمە وەمان نەزریە ئەڵڵا بێ ئەرێ بەڵکو کۆچەکە ئەمان ڕوولەقە ئەڵڵا بێ ئەرێ بەڵکو کۆچەکە ئەمان ڕوولەقە ئەڵڵا بێ نازی لێو باڵا بەرزە نازی لێو باڵا بەرزە چمکی کراسی لە عەرزە ناوێرم تێر سەیریکەم ناوێرم تێر سەیریکە دڵم دێنێتە لەرزە ئەو دڵم دێنێتە لەرزە دەنگار خۆش بێت خۆش بێت کاکە مەریوان ئەم گۆرانی زۆر تایبەتە بەلام و لە بدایەتی بەرنامەکە و چاوەڕێمان کردم تۆ بڵێ ئەوە لە منهەجانە بوو بەس دوای وتیان لەبەرەوەی جەژنە و وتر تۆزە گەرم و گورتر بێ ئەوەشماندانە هەر بەسەری گۆرانی دەوت مامۆستا لێوی شارەتی بۆ کردین وتی کەی هەستین وتم گۆرانی دوای ئەمە خۆشترە ئەمە گۆرانەی هەڵپەرچەیە ئێستا گۆرانی کەشمان پێ وێنەم هەیە وێنەم هەیە دوو وێنە لەگەڵ هەموو خێزان و کەسوکاری خۆم لە قەراخ دەشایەکە من سەرچۆپیم بۆ گردوون وێنەی دووەم مامۆسایانی سانەوی شۆڕش 35 ساڵ لەوێ بووم سەریمان یەکی پێنجی نارمان کۆ کردەوە بۆ سەیران وێنەم هەیە لەگەڵیانە لەوێ پێکەوە هەڵپەڕی ئەمانە هەمیە بێ بە یادگاری مامۆساوانە جان هەموویە بێ بە یادگاری و جان بووە چکە من لە ئەلبوومە ئەوە گارزم کردی 3000 وێنەم هەیە لە مناڵی خۆمەوە کە ساڵی 50 چوومەتە قوتابخانەی غازی لە هینەکە هەیە حتا خسوومەتە سەر چوارچێوەیە لە مەکتەبەکە دامنەوە مەکتەبێکی گەورەم هەیە ئەمانە هەمووی یادەوەرن ماوەتەوە بۆ نەوەکانم ئەمێنێتەوە بۆ نەوەینەوە ێسایکێ لە تەلەبەکانە هاتە ئێرە باوەشی پیاکردی ئەوە لە شۆڕش بوو سیروانی خۆم بەڵێ بەدەیانیان مەسئولین زۆریان ناویان باس ناکەم چکە بەعزێشیان پەڕێنی ناکرێ تەلەبەیەکی باش بوو کاک سیروان قوربانجیان من 41 ساڵ 35 لە سانەوی شۆڕش ئەکسەریەتان تەمان هەموویان هی گەرمانیشی تا بوو کە دەرکران و هاتن بۆ سلێمانی ئێمە دراسە عەرەبی بوو لە هەفتا کردمان بەر عەرەبی لەبەر بروسشی نووری شاویز جەماعەت هاتن بۆ سلێمانی کرا بە عەرەبی 35 ساڵ لەوێ بووم 35 جیل زۆریان مەسئولینی ئەم دەبەرن ڕاستە بێکمان بیرە نامێنێت کە بێکیان چۆنە بوون دەستە خۆش سەر کۆ کاگرەبا سەر زۆڵە هەرچەنە بابەتەکەمان هەمووی بوو بە بابەتی جژنانە داوای لێبوردنەکەم بینەران بەس کاگرەبا سەڵە ئەم پێنسەم بزانە بۆیەنەوە ئەرێ بۆیەناو کاکۆ پێنسە مایکەکە بگە لەبەر چی؟ مامۆستاوتی سەوز باشترە لە شیمانی مامۆستاوتی 10,000 باشتر لە 5,000 نەخان ئەوە بۆیە ڕوبعێشی ناویتە تێ ڕوبعەکە شینە پێنجەکە دەیەکە سەوزە نیو دینارەکە سەوز ڕێگوە ئەوە بۆم پی نەکردی قوربان جان با عەرزێکەم مناڵی من شکورێ مە باش بووین
کە لەگەڵ شەڕواڵ و کراس ئەگەر هاوین بواە جلی کوردی ئەگەر ئەمە بدڕایە دایشی لەو دیەوە پینەیەکی تا ڕادەیە لە ڕەنگی ئەوە پێوترا پینە ئەنج منش پینەم کرد پینەکەم خراپ بوو ئەم پینایەت بۆ تۆ خراپ یاخوا دەستان خۆش بێمان قسە خۆشەکان یادگاریەکان هەموو ئەو کاتانەی کە بەیەکوی بینە سەر هەمووی ئەمانش بەشێکن لەوەی کە ئێمە لە جەژنا گفتوگۆی لەسەرکەین هیوادارین ئێمە کاتەکەمان نەمانزانی چۆن بەڕێ کرد لە بەرەوەی گۆرانی زۆر زۆر خۆشی پێشکەشکردنی کاک مەریوان سپاس بۆ تۆ جارێکی زۆر زۆر بەخێر بێ زۆر دڵخۆش لە گۆرانی هات مێرە هیچم یاخوا تەمەند درێژ مامۆستای گیان زۆر دڵمان ڕۆن زۆر چاومان ڕۆن زۆر دڵخۆش بووین بە تۆ یاخوا نمونە و زیابێ یاخوا تەمەند درێژ بی زۆر خۆشحاڵ بووین کە هاتیتە هەمیشە گفتەکانی تۆ قسەکانی تۆ وتە جوانەکانی ئێوە ئەمەنی کە ئێمە هانایە کە بتوانین باشتر و باشتر پێشڕۆخی منە هەمووتان بە هەموو کارمەندانەوە و ژەنابیشتان زۆر زۆر سپاس مامۆستاگیان دووبارە بەخێر بەی سەر و سەرچاومان گەورە و کردین بەخێر بەی سەرچاو کاک مەریوانگیان زۆر سپاس بۆ بەڕێزی سپاسیەوە کەم سپاسی کەناڵی کورساتەکەم بۆم بەرنامە جوانانەی کە لە ڕۆژانی تایبەت بە تایبەتی جەژنەکانە پێشکەشی خەڵکی یەکەن بەڕاستی ئەمە نوێبوونەوەیەکە بۆ جیلی تازە زۆر زۆر سپاس دەستان خۆش بێ دەشپەنجێ ئێوە خۆش بێ هەم بۆ میوزیکەکان هەم بۆ سپاس بۆ هەموو شتێک دەستان خۆش بێ زۆر سپاس بەڵێ خۆشەویستان ئێمە ئەمڕۆ هاتینەم کۆتایی ئەم پرۆگرامە تایبەتە بێگومان ڕۆژانی تر هاوکارانم لەگەڵتان نابن کا کۆمەڵەیە هونەرمەندی کە لەگەڵتان نابێ بە هیوای ئەوەی جەژنێکی خۆشی بێ جەژنێکی پڕ ئاسوودەی بێ جەژنێکی پێکەوە ژیان بێ جەژنێکی لێبوردەی بێ هەر لە خۆشی و جەژنابن ئێمە بە دوایین بەرهەمی کاک مەریوان کۆتایی بە پرۆگرامی ئەمڕۆمانەیەنی لانە جانجاری تۆش جەژنی تۆش پیرۆز بێ ئەمڕۆ باش و پارەی باشمان کۆکردەوە خۆشترین شت ئەوەی حەز ناکەی خەرچی لە جەژنانە ناتوانێت هەڵیەگریت بۆ یادگاری خۆت ناوەڵا سەرفێکەکەی مامۆستا هانی دیناری بووێ ناینی جەژنانێ با منیش حافزێ لە بینەرام بکەم ئومێد دەکەین هەموو کات و ساتێکتان هەر جەژن و خۆشی بێ هیوادارین لە ماوەی نزیکەی ئەم سێ کاتژمێرەیە توانی بێتمان خۆشی شادی بە ئێوە بەخشین تا بینینەوەی یەکتر ماڵی هەموو لایەکتان هەر ئاواتان بێ فەرموو کاک مەریوانگیە وكسبتير دايلمن ايلمن وايلمن وكسبتير دايلمن شورش تاور يبم سريكين دالمن شورش تاور يبم سريكين دالم سريكين دالمن أري بالله واقتين أرجان دي دي جان دي دي جان دي دي أري زلفي واقر رشماو أري عاشق داك وجي جان دي دي جان دي دي جان دي دي أري دو تشاوي قمار أري عاشق داك وجي جان دي دي أري دو تشاوي قمار أي لمن واي لمن أقلبتير داي لمن أي لمن واي لمن أكتبتير داي لمن شور شاور يبون سريكين دالمن شور شاور يبون سريكين دالم سريكين دالمن
أركواز في دكم جان دي دي جان دي دي جان دي دي أرلم ترابي أريك شاكور دك جان دي دي جان دي دي جان دي دي أريك أرخاني غيبي أريا قيلاتو بجان دي دي أري الله ربي أيلمن وايلمن أكتبت تيردا أيلمن أيلمن وايلمن أكتبت تيردا أيلمن شور الشاور يبون سريك ندالمن شور الشاور يبون سريك ندالمن سريك ندالمن